سڵاتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و فەڕ و بەرەکەت دابارێتە سەر تەواوی کایەکانی ژیانتان. خۆشحاڵم لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە ئاڵلقەیەکی نوێ و هەفتەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەشتان پێشکەشەکەین کە ئومێدەکەین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێی ڕەزامەندی خوا و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژمان قسەکردنە لەسەر سێ تەوەری سەرەکی لەگەڵ چەند زانیاریەک و ڕاپۆرتێک کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەندروستی ئێوەیە، ئێوەی ئازیز لە کاتێک کە نەخۆش دەکەون چۆن دەتانەوێت مامەڵە لەگەڵ دەرمانخانەکان یاخود پزیشک یان نەخۆشخانەکان تا بکەن کە قسە لەسەرم تەوەرە دەکەین لە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان. بڕگەی دووەمی بەرنامەکەمان بڕیاری قەدەغەکردنی هاوردەکردنی ئۆتۆمبیلی لێدرا و ئەوانەی کە پیان دەڵین لافاو یاخود ژێر ئاوکەوتوو کاردانەوەی لێکەوتوێتەوە بە تایبەتی لە هەولێر خاوەن پێشانگە ئۆتۆمبیلەکان ناڕزایەکی زۆریان هەیە کە تەوەری دووەمان تایبەتەکەین بەوان و گوێ لە خواست و داواکاریەکانیان دەگرین لە هەولێرەوە خاوەن یەکێک لە پێشانگاکانمان لەگەڵە کە نوێنەری ناڕزایەتیەکانی گرتووەتە ئەستۆی بووی. و تەوەری سێمی بەرنامەکەشمان میوانداری بەڕێوەبەری ناحیەی ئاقجەلەرمان کردووە کە لە ئێستادا دانیشتوانی ناحیەی ئاقجەلەر ناڕزایەتیەکیان هەیە بە تایبەتی لەسەر ڕێگاوبان وارووا بزانین کار و توانایی ئەم ناحیە چی کردووە لە ڕابردووداوە چۆنە کاسێ تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ راپۆرت و زانیاری. بڕگەی یەکەمی بەرنامەکەمان وەک هەمیشە دەچینە لای کەشوهەوای پێشبینی کراوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان با پێکەوە بینەری بین. دووبارە سڵاو وەک هەمیشە یام ڕۆژانە ئێمە ئاشناتانەکەین بە نرخی دراوەکان لە هەرێمی کوردستان بزانین نرخی دراوەکانی ئەمڕۆ بە تایبەت لە کوردستان و شاری سلێمانی چۆن چۆنیە با پێکەوە بینەری بین و پاشتر دێنەوە لە خۆشەویستان بڕگەی یادەوەری کە
پێکەوە بینەری دەبین کە بڕگەیەکی ڕۆژانەی بەرنامەکەمانەوە پاشتر دێنەوەلاتە. حوتی ساڵی 1291 لە درێژەی پاکسازی و جیهانی مسلمانان بە فەرماندەیی سەلاحەدینی ئەیوبی توانرا شاری بەیروتی پایتەختی ئێستای لوبنان ڕزگار بکرێت و بخرێتەوە سەر قەڵەمڕەوی ئیسلامی و خاچپەرستەکان لەو شار و وڵاتەشدا وەدەر بنرێن. 27 ساڵی 1958 دوای 13 ڕۆژ لە ڕاگەیاندنی کۆماری و ڕوخانی پاشایەتی لە عێراق دەستوری کاتی عێراق بڵاوکرایەوە و چەندان مافی گرنگی بۆ میلەتی کورد تێدا بوون و کورد و عەرەبی بەبرا و هاوبەشی یەکتر دادەنا لە بەڕێوەبردن و دەرامەتی عێراقدا بەتایبەت لە بڕگەی سێی ئەو دەستورەدا. 27 ساڵی 2013 لە ئەنجامی خۆپیشاندان و ناڕەزایی لایەنگرانی دکتۆر محەممەد مورسی سەرۆکی بە شەرعی هەڵبژێردراوی میسر سوپای کودەتاچیەکان دەستڕێژی گولەیان لە مسلمانان و لایەنگرانی دکتۆر محەممەد مورسی کرد و لە ئەنجامدا 127 کەس شەهید بوون و نزیکەی 5,000 کەسیش بە کاریگەری گولە و لێدان و گازی فرمێسکڕێژ بەریندار بوون. 27 ساڵی 1999 کۆچی دوایی محەممەد مەهدی جەواهیری شاعیر لە تەمەنی 98 ساڵیدا لە یەکێک لە نەخۆشخانەکانی دیمەشقدا ناوبراو بە یەکێک لە دۆست و نزیکەکانی میلەتی کووردا دنراو ئەو کڵاوشی کە لە زۆربەی وێنەکانیدا بەسەری وەیە و دەردەکەوێت دیارێکی کەسایەتی کورد بووە بۆی و ئەویش لە خۆشەویستی بۆ کورد زۆر جار دەیکردە سەری. 27 ساڵی 1989 کۆچی دوایی شاعیری ناوداری کورد سەید کامیلی ئیمامی ناوبرا و دیوانە شیعریەکەی چاپ بوو و بە ناوی دیوانی ئاواتەوە ناسراوە. بینەرانی عزیز بڕگەی یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئێوە عزیز کاتێک کە نەخۆش دەکەون چۆن دەتانوێت مامەڵە لەگەڵ پزیشک نەخۆشخانەکان یاخود دەرمانخانەکاندا بکەن کە ئەوەی کە گرنگەوە لە بڕگەی تەندروستیەوە کە هەفتانە هەمانەم جارە تەرخانمان کردو لەسەر چۆنیەتی مامەڵەکردنی نەخۆش. بۆیە قسەی زیاترەکەین لەگەڵ میوانی هەمیشەیمان کاگاوڕێ ساڵح یاریدەدەری پزیشک کاگاوڕێ بەخێر بەی سەرچاومان. زۆر بەخێر. ئەگەر لێەوە دەست پێ بکەین عادەتەن زیاتر لە کاتێک کە هاوڵاتی تووشی پەتا دەبێ زیاتر پەنا بۆ خۆی دەباتە بەر دەرمانخانەکان بە بێگەڕانەوە بۆ پزیشکەکان. پێویستە ئێمەگەر لە دەرمانخانەکانەوە مامەڵە بکەین هاوڵاتیەکە نەخۆشە چۆن مامەڵە لەگەڵ دەرمانخانەیە بکە بە پێک گەڕانەوە بۆ پزیشک ئەتوانین سەردانی دەرمانخانە بکەین. زۆر باشە دەستان خۆش بەڕاستی تەوەرێکی زۆر باش بوو چکە بەجددی ڕۆشنی تەندروستی لا تاکی ئێمە زۆر کەمە. لە بەرنامەی پێشە باسمان کرد لە بەرنامەکانی پێشەوە کە هۆکار چیە دوو هۆکار هەیە تەمان خۆی لە وەزارەتی سەحەوە بڵێن چەند لێژنەیەک چەند ڕێکخراوێک بۆم نەهەن خەڵکی هۆشارەکەن ئۆشتان بەڵام لە ئاستی پێویستە و خەڵکی خۆی بە دوای شار ناگەڕێت چکە ئێمە چێکین لە وڵاتانی هێشتا لە گەشەکردن نایوەکو هەنێ وڵاتانی ئەوروپیەوەین گەشە کردوو بین واتە ئێشتا دیڤلۆپینگ کانترین ئێمە بۆمە لەسەر بابەتی ئەو مەسەڵی پەتاوشتە تەمان بەجددی هەڵە و کەموکوتی زۆر کابرا پەتایەکی بچووکێ بێ یعنی چەندها جار ئێمە هاوارکەین ڤایرەسی شتێکێکە لەو نەخۆشخانەی کە بەجددی یعنی کاتی ئەوێ تا سۆڵی ژانی تەواوەکەو بۆن ئەو نیشانە نەمێن بەسەر نەخۆشیەکە زەڵ لە مەناعە بەرگی بڵێن ڕوبەڕووی بێتەوە ئەوانە وەکو قانونیان بەپی یاسا بەبێ پزیشک نابێت ڕاچێتە بنووسرەیان بۆ نا بەبێ مۆر و ئیمزای پزیشک ناکرێت بەجددی دەرمان بنووسە دەرمانخانەکان ئەوەی کە خەڵک ئەچێ بۆ من چەند هەجار پەیوەندیمان پێوە کڕێڵ کاکەم ناڵەکەم سکچۆنی هەیە بۆ ناڵەکەم پەتای هەیە بۆ ناڵەکەم ڕەشانەوەی هەیە پیاڵی کاکە بچۆ فەحسی بۆ بکە زۆر پێی قورسە هۆکار چیە پەتا ئاساییەکانی ژەر دەبێ بگەڕێنەوە بۆ لای پزیشک و ڕەچەتە پەتا ئاساییەکان ئەزاییجی ئێمە هەیە دەرمەمان هەیە
OTC درۆگیان پێوتر ئۆڤ ئەکاونتر ئەوان کە بەبێ ڕێنمایی پزیشک ئەکرێ سەرف بکرێ ئەوە هەر قانونی ڕێگەی پێدرا و کۆمەڵی پاراسۆڵ و کۆمەڵی ماڵتیڤیتامین ئەم شتانی ئاتادیەوە تۆ پەتایەکی سەرێشەیەکیان تۆ نمونە عیلاجەکە بێمە تا حدێک بەڵام بەجددی بەدل لەو حاڵەتە ئاساییانە پێویستە سەردانی پزیشک بکرێ و فەحس بکرێ من زۆر لە پۆست لە زۆر خولەکان باسی ئەوەکەم کە کێشی مەسەی ئەم سکچوون شتیم ناوە ئەم بابەتانێ کە هێتە دەرمانخانەکەیان نۆرینگەکە و پیاڵی کاکە بچۆ فەحسێکی پیساییکە چونکە چەندها هاوکارمان هەیە بوویتە کە تۆ کەسێک تووشی سکچوون بێ بۆ منە پێی قورسە تۆ هەر ئەم خەڵکەوا فێر بووە چیە دەرمانخانەی تەمان یەکشت بڵین ئێمە بە ئەمە تۆزێک ناقی خەڵکیش نەکەن لە ئێستا پزیشکان شەهاڵە هەیە کابرا هەریەت یەکسەر فلاجیلێکی هاتێ بۆ نەکە بۆ سکچوون بۆ من بەکارێنێ کاکە ئەمە خۆ چەندها هۆکارمان هەیە بۆ سکچوونێکی ئەعتیادی بۆنە کەواتە لە ساحە پزیشکەکە هەڵە هەیە و لە خەڵکە ئاساییەکەش هەڵە هەیە بەڵام ئەمە بەتەوەریە ئەمڕۆ سەر مەسەلەی ئەوەیە کە خەڵک چۆن مامەڵەکە بەڕاستی کوردی و پوختەکەی ئەمەی مەوزوعەکە کە تۆ بەبێ فحوسات بەبێ ڕێنمایی پزیشک بەبێ ڕاستەتی پزیشک نابێت دەرمان سەرف بکرێت بەڵام هێچ زۆری ماوە لە وڵاتی خۆم هەچە ئێستا لە وەزارەتی سەحەوە لەگەڵ ئەوان کە کارمەی تەندروستی بۆی نەبێ هەنێشتکە بەڵام لایەکی تیشەوە کێشە مشکلێت چکە تۆ لە داوام حکومیەکەیە لە مەبەڵ تەندروستیەکەیە لە بنکە تەندروستیەکەیە نەخۆشی پێبینیوە کارمەندێکی تەندروستیان بە پەرستارێک بەڵام بۆ ئەهلیەکان نابێت ئەمە خۆی بۆ خۆی ها جیاوازیەکە بەڕاستی ئێمەش لەگەڵ ڕێکردنەوەیان بۆ منە لە جایتێکە قەتع بۆ منە بە کارمەی تەندروستی بکەیان پەرستارێک بکرێت بۆ منە ئاسی زانەری بەرز بکرێتەوە بۆ منە کەواتە بەبێ پزیشکی دەرمانساز نابێت دەرمان بدرێ بۆ منە و بێ پزیشکی ئەو پسپۆری ئەو بوارش قانونیان نابێت دەرمانەکە سەرگە بێ ئەو ئەمرکە بۆی بنووسێ اینجا ئەم سەرفیکە بۆ مەسەلەی پەتاکەش بەڕاستی پەتا تۆ نیشانەکانی کەمەکەی تۆ عیلاجی نییە ئەوکە ئەوکە بەکارێنرێ بۆ منەکە بۆچی پێتەڵە کاکە گەڵێت تۆ پەتایەکەت بوو بۆ منە پاراسۆڵ لیمۆیە بخۆ بۆ منە نەها لیمۆ بۆ ڤیتامین سی تایە ڤیتامین سیش بۆ بەرگری و بەهێزکردن زۆر باشە بۆی کە تۆ ڕووبەری نەخۆشەی ببیتەوە پاراسۆڵەکە بۆچی پێتەوە لە ئازارشکێنەکانە تا حدێک سەلامەتە پاراسۆڵ مکە کەسێک کێشەی جگەر و شتانی هەبێ جاران ئێمە پاراسۆڵ و نوقڵە خوڕە ئەیانوو کە زۆر سەلامەتە بەحسا بەڵام ڕاستی دەکەوت کە ئەویش کێشە مشکلە بۆ جگە دروستەکە ئەوانە کەواتە هیچ دەرمانێک سەلامەت نییە بۆیە ئەمە هاوارەکەین ئەگەر پێویستە گوناحە پێویست پەنامبەریتە بەر عیلاج و دەرمان زۆر باشە لەو کاتیا کە بۆ نمونە هاوڵاتیەک نەخۆشە دەیەوێت سەردانی دکتۆر بکە ئەوەی کە زیاتر بەرچاوڕوونی دەداتە پزیشک چۆنیەتی قسەکردن یاخۆت باسکردن لە نەخۆشیەکەی خۆیەتی هاوڵاتیەکە دەبێت بیکە لەم کاتەیە نەخۆشیێک دەبێت چۆن باسی دەربڕینی نەخۆشیەکانی خۆی ئازارەکانی خۆی لەکوێ جستێتی ینی ڕێنمایەکی تایبەت و شیارێکی تایبەت هەیە بۆ نەخۆش چۆن پزیشک تێبگەێنی نەخۆشیەکەی چییە؟ بەڵێ تەبەن ئێمە وەکو ساوی پزیشکی بەڕاستی سا پەنجەی کلینیکاڵی بە بڕابێت سا پەنجاوی کۆمیونیکیشن سکڵ بێواتە بڵین چۆنەتی هەڵسکردن لەگەڵ نەخۆشە بە پێچەوانیشەوە نەخۆشە بێ ڕۆشنبیری تەندروستی زۆر لە ئاسێکی باشە بۆچی جارەمە کێشە مشکلمان لەگەڵ چی هەیە لاوازی دەرونی زۆر و کابرا بۆ شتێکی ئەعتیادی سەردانی نەخۆشخانەکەات لە وڵاتان بڕۆ بەدای حەبێکی پاراسۆڵ بگەڕێ گیانە دەرەچێت تا ئەدەنێ بۆ چکە ڕۆشنبیری تەندروستی هەیە بە دایکێکگەڵی بە باوکێکگەڵی بە هەر کەسێکگەڵی ئەگە مناڵەکە تای هەبوو جلەکانی لەبەرداکەن فێنێکی کرد بڕۆ لە نەخۆشخانەکە لە قاوەش نەخۆشە خوێنرێ پەرستارەکە مەشغوڵی سوتفای شتێک مەجای نێ هەموو دەقیقە ڕەنگە سەردانی نەخۆشە بکە سوتفا چه عیلاجێکی دووەتانیان بێ یا بە نەخۆشەکە بۆ کەواتە ئەنی هەموو شتێک پێویستی بە دەرمان نییە باشە کاتێکە نەخۆشیەکە لە خەستەخانەوە زۆری مرافق بەڕاستی خەستخانەی زاج کردن یعنی بۆ چییە بێتەوە ڕاستە مناڵەکە گەشتکەلیان ناخۆشە بۆ منە حاڵەتێکی تووپەڕە بۆ منە بەڵام تۆ بۆ حەوکەزین دوان لە خۆی یا و دوان بە پێخاوس هاتوو ئەی بەجددی ئێمە زۆر هەڵێ ئێمە کێشەی گەورەمان تاوارێکی خۆی جیچ دەبێتە 4 بێت لە 5 بێت لە بۆ منە بە پێی شوێنەکان سنتەری شارەکان بمە جیایە دەرەوەی شارەکان جیە تاوارەکەی 3 بێتی تایە تۆ حوتەکەی بەژورە ئەمە چی بکەین لە خۆشانی بەڕاستی کەواتە پێش هەموو شتێک ئەو ئاگادارکردنەوەی گەڕێکێک خەڵک ئەو ئاگادارکردنەوەی نیوەی تایفەکەت کاتێکی تا نەخۆشخانە بەڕاستی زۆر هەڵێ اینجا خەستخانەش کەسانێکی تۆزە بە دەسوپل معخود بن خەڵکی نەری بۆ وەسە نازانێت چی بهێنێ بۆ منە خەڵک ئەی بۆ فاری نازانێت بێنێ خەڵک ڕێنمایی پێی بیرێکێتەوە لە کاکە من تاقەتی خەریکی موبایلەکەی بۆ منە کەواتە یەکەم پۆینت کاتێکە نەخۆش سەردانی نەخۆشخانەکە بەجددی مرافقی معقولی لەگەڵ بێ اینجا پێویست ناکات تۆ حەو کەس تێگەینی بێی بۆ بێ اینجا یەکێک لە کێشە مشکلەکانی تر ئایا کە پزیشک و یان پەرستارێک بێ یان هەشتێکی تر کە سافێکی پزیشکی ڕوبەڕێبێتەوە ئێمە یەکێک لە ئەو کارانی کە ئەنجام تێکن هیستریەوە تاڵێن تۆ مێژووی نەخۆشەکە هەڵەسەنگێنی زۆر بڕیار بە فەحز نادرێت
ڕاستە فەحەس هاوکارە بۆ نەبوو هەنێشت بەڵام مێژووی وەرگرتی نەخۆشیەکە هیستری ئەو نەخۆشی کە تۆ وەری ئەگریت و قسەی لەگەڵەکەی زۆرمی من نەخۆشەیە بە زۆر دوای دەدەقە چارەکێک دوایی چەند قسەیەک دوای ئەوی کە خزمەکەی چێت دەرەوە دوای فەحسەکە اینجا وڵاوە فڵاشتیشم بوو بەس نەمتوانی بیڵام ئەوە بەجددی لاوازیە شەرم لە خەسان ناکە خۆ تۆ لە شوێنێکی گشتی و حەفلە و شتێکە قسە ناکەی بۆ منیا بەجلی کوردی واتێتی بۆ منە کەواتە مێژووی نەخۆشی بۆ دکتۆر بۆ ستافی پزیشکی زۆر زۆر گرنگە یعنی ئەتوانەوە ساڵ 40 بۆ 50 ئیشەکەی ئێمە بۆ هاوسەگەندری کە ئایا پزیشکێکە پەرستارێکە بۆ منە کاتە وەرگرتی مێژووی نەخۆشی زۆر زۆر گرنگە نەخۆشیش ئەبێ هاوکار بێ هەر لە شتێکی ئەتەدە ئافرەتان سروشتیە مەخوای گەوروای داینەوە لە سۆری ئەکەونە سۆری ماهانەوە بوو شتێکی ئەتادیەوە هەموو لە هەموو کەسێک ڕۆیە بۆ منە 20 بۆ 35 ڕۆژجارێک بوو منە ئەم شتە ڕۆیە یعنی چی پێویستەکە کارە یە ناسکیەشێ بایەک نیە فەحوسات و بەدەست لێدان وکەم دوای دەرەکەکەم کەس بۆ یەکەم داقەناڵی ئەتادی سۆری ماگانە چێت تۆ بیشاریتەوە بۆ منە ئەمە خۆی پەرۆدەی خێزانەکەی وای کردوە باوک بێ برا بێر کەسێک بێ باڕگەزی بەرامبەرش بێ بەس بێ هۆشاری ئەویان هەبێت کە تۆ ئەو خەڵکە زۆرش بۆی هەیە کە لەگەڵیایەت ینی تۆ لەگەڵ شەرمەکەی لەوە زۆر جار بۆ منە کابرا ئەڵێ براژنەکەم هەیە کوڕەکەڵە براژنەکەم هێن دڵنیا بە براژنەکە و شەرمۆلیەکە یعنی پێویستم کابرا بکەین دەرەوە بۆ منە یان هیچ کەسێک لەگەڵ خۆتانە پلەیەک بێ دیارەکە خەزی پلەیەکی کەواتە با نەخۆش هاوکار بێ بۆ دکتۆر بێ یان بۆ هەر پسافێکی بزیشکی کە کارێکی بۆکە بۆ منە نەخۆشیە سەری گێژەخوا کێشە مشکلی هەیە ناڵێ کاکە تەنیا بووم لە ژوورێکا بۆ خەمدەکەم لە خۆم کلی لیا و دەحەم خواردووە دوایی بۆمان دەرەکەی ورد ئەو لە بە نیشانەکانی ئەو بەهانێ قسەی ئەو دیخوا قسەی لە دەربێنین وانە کەواتە یەکەمین پوینت کە زۆر زۆر گرنگە بێت نەخۆش هاوکار بێ لەوەی کە ئەو ئێمە شتێکمان هەیە بێتە ساین ئان سیمپتۆم ساین چییە؟ ئەوەیە کە دیارە کابرایە حساسێتی هەیە تای هەیە هەناسەیتون ئەم هەستی پێەکەین لە دوورە بەڵام سیمپتۆم ئەوەی کە نەخۆشەکە خۆی ئێڵێ باشە ئەمە دوو شتێ گیان هەتا نەخۆشەکان هێشت نەڵێ بەجددی تۆ نەخۆشێکی شۆ قورسەش هەلێشتکردن بۆی بۆ نمرە کەواتەوە زۆر زۆر گرنگە مرافیق بە تایبەتی یەت لەگەڵی 4-5 لەگە خۆیان یان تایفەکەی لەگە خۆیان خزمی فڵان کەسە لە پرزەکان مەجبورە خۆ کابرا پۆلیس ناتوانێت ڕێگری هەنێ کەسکە بەتایبەت باشترین حاڵەتەوەیە کە بۆن منداڵێک دایکی لەگەڵ لێ بڕوا دەزانێت چیەتی و چی نییە خزمی پلەیەک هەر بناوەسم لایکی ڕۆنێ دایکی زای مۆزوعەکە چی وانە بە کوردەکەی خزمی پلەیەک یان ڕفیقێکی نزیکتر لە کەسەکە ئەزانێت چۆن یا چۆنە اینجا نەخۆشەکە خۆیشی و بازم ڕفیقەکە بێ نەخۆشەکە خۆشی نابێت این کاری بکە ئێمە نەخۆشمان هەبووە بژارایی بە دەرمان دوو پاکەت حەبی خواردوێت 3 پاکەت حەبی خوارە بۆ منە هەچە لەوە زۆر زۆر هەڵێ بەڵام سەرگی هەڵێ چی وەڵام من ناهێڵم مایدەم بۆ پشۆن بۆ با بمرە ینی لەوازی دەرونی گەشتە حاڵەتێک گەوتە ڕێسایکی و بەحس و ئەوە عالەمیەکان لەسەر کۆکن کە وردەوردەوەی لێ زۆربەی خەڵک کە دەرمانەکان سەر هین دەرمان نەخۆشی دەرونیەکانە بەڕاستی بۆیە نەخۆشە بێ خۆشی هاوکارش نەشارێتە بەڕاستی زۆر باشە دوو حاڵەسمانەیەکی کیانەوەی کە نەخۆشێک سەردانی دکتۆر دەکا پاراسی تۆڵێکی بۆ نووسێ دێتەوە دەڵێ نا هیچی نەزانی چکە من بەمەکەی چاکەبمەوە من ئەمەشم خواردووە یەکێکیش حاڵەتەوەی کە پێویستە بۆ نمونە نەخۆشی زەختی ئافشاری هەیە بەڵام حەبەکانی بەکارنانێت دەڵێ این کاری دەکات دەڵێ من هیچم نییە لە کاتێکا زەختی ئافشار ڕەحم بە کەس ناکە ئەم دوو جۆرە نەخۆشە دەبێت چۆن مامەڵە بکەن یەکیانەوەیە کە نەخۆشیەکەی هەیە و قانع نابێ بۆی کە دەرمانەکانی بەکاربێن یەکێکیشانەوەی کە ڕەنگە نەخۆشیەکەی بۆ جۆرە نەبێت دکتۆر شتێکی بەسیتی بۆ نووسیوە بەڵام باوەڕی بە دەرمانەکەی دکتۆرەکە نییە وەڵا باسی دوشتی زۆر باشەکەی مەسەی زەختەکە تۆ زەخسە هەڵەگرێ وەزایتن پاراسۆڵەکەیش نەسەب خەڵک بۆچی ینی پاراسۆڵی لا کەمە ڕاستە شەریکی هەیە کوالیتی فەرقەکە چۆن ئەو جلانی دەبەری توایە سینی جیایە و تورکی جیایە و ئەڵمانی جیایە فەڕەنسی جیایە ئێرانی جیایە و عێراقی جیایەوانە لە دەرمانیشا ڕاستە شەریکی هەیە هەر پاراسۆڵ هەیە بەریتانیا دروستێکە ئەڵمانیا دروستێکە سامەڕای خۆمان عێراق دروستێکە پایانوری خۆمان سلێمانی دروستێکە ئەو ئەمریکا هەولێری خۆمان دروستێکە بۆ منە ڕاستە کوالیتی دەرمانەکان فەرقەکە چۆن ئەو جلی لە بەری توایە فەرقەکە بۆ منە بەڵام یعنی ئێ باشە خۆ تۆ کە ئازارشکێنێکت هەیە ئەوها بۆ منە ئازارشێکی کە لە ئازارشکێنە سەلامەتەکان تۆ میژێ پاراسۆڵ دەست پێ کە زەختی هەیە کە لە قورحەی مایدی هەیە کابەر ڕەبۆی هەیە کابەر تەنگانفەسی هەیە نەخۆشێکی درێژخانی لەگەڵایە ناتوانانی ڤڵتاینێک پرۆفینێک تراماڵێکە ئەکچێت ئەو جەماعەتی کە خۆی پێوەگری بۆی بەکاربێنی بۆی پاراسۆڵ بەکەم مەزان بەڕاستی اینجا عادەتەن هەنێ بەجددی هەنێ ئازاری شەی پێویست بە ئازارشکێنی بە خۆت ناکە کاتی و ئەبڕێتەوە بۆیە مەڵە لە گەشت دروستکایە ڕاستە
ناخۆش ناعاقی نییە خەڵ ناعاقی نییە لەناو سافی پزیشکیا هەڵە هەیە لەناو دەرمانە بێویژانی هەیە بازرگانی ئەەکە هەموو ئەمانە هەیە لە هەموو وڵاتی ئەمە هەیە کۆنتترۆل ناکرێت بەڵام ئەگە بێن سەر عامەتەن مەرجی ئەو نەشخرابێکە باسێک ڕاستە ینی کوایتی باش نییە بۆم لە دەرمانەکە بۆ دەرمانێکی بۆ شتێکی ئاسایی ڕەنگە دەرمان زۆر بنووس ئەمانە هەمووی هەیە بەڵام بە هاوڵاتی ئەوە قبول کە خۆی ڕۆشنبەریتی ئەوەی هەبە کە پاراسۆ سەلامەتە بۆ منە هەچەند ئەویش ئێستا کە باسم کرد پێشووکە کێشە مشکلی بۆ جگە دروستەکە ئەوانە بۆیە با بە کەمی نەزانین دکتۆرەکە بڕیالەکەتەوە چەند ساڵی خوێندێتی بۆ منە چەند ساڵە خەریکە تا پسپۆڕێک بەدەست ئەهێنێ ئەو ئەزانە بۆچی تۆ ئۆبیێکسە بگەیتە حەبی کچەکە بۆ منە ئەوەی کە 4 مادەی تێ کاکە تۆ 4 مادەی تێ ئەمە خۆیتان تۆ بۆ 4 مادەکەی دەستمی خۆتەوە وەکو مەسەی زەختەکەش کە باسە کرد هەر ماوەیەک زەختی چێ کرد و ئیتر چاک بوو بازە دەرمانەکان نیێنێت یان قەلەقی بیکردنەوە ئەیتەوە کێشی هەر سەرکی لە زەخت و شەکە ئەوشتانە یان پارێزی ناکەن لە خۆشەکەمان بۆن لە قەیچێک ئەمڕۆ سەفرێ خۆ قەیچێکە لەمانکە جای ڕێکە بە ئارازوو خۆی کوژێ ئێوارە کە هاتوویەکسە بۆ خەستەخانە عیلاجی زەخت یەکێکە لەو نەخۆشیانەی کە بەردەوام پێویستی بە عیلاج شتێک نییە کۆنتترۆل کەسەڵە کۆنتترۆڵەکرێ بەڵام ناکە توازە دەرمانەکان بێنی بۆن یەک شیشی سەمەسەی زەخت کە هات تەمای 50 باوکی ئێمە بۆن تەمەنی 50 ساڵە باشە بە تەمابێ وەکو گەنجێکی وکو من تو هاوسکۆتکە نابێت تاو سەریێشە کێشە مشکلی هەیە سەری گێژەخوا هیلاکە بێ ئەڵە چی بانەچم بۆ خەسەڵەیەک نیاشتم لێ دۆزنەوە ئەمە زۆر هەڵەیە چکە ئەگە تۆ بە تەماوی 50 ساڵێک و 25 ساڵێک پێک و بەراوردکەی ناکرێ وردە ئیتر تۆ ڕەمانەکردارە لە پێکێنەکەدار زیاترە بێ کەواتە ئەبێت کاتێ زەختەگرت سوفە 16 بنەوە بوو 16 بەهەژ بوو 7 بنەوە بوو بۆ نمونە بە دوایە بچی بزانین مۆزۆ چییە یعنی هەنێ تەمەن هەیە تەمەنی 56 ساڵ کارە 15 بنەوەگی ڕەنگە ئاسایی بێ زۆر خەتەر نەبێ بەس ناشکە 24 ساعت دوای بێ کۆنتترۆل بکرێ کەواتە عیلاجی زەخت پارێزی ئەیە بۆ منە ڕەنگە جاری وا هەیە پێویست بهانێ جوڵەوە ئەو شتانە بکە لایفستایل بگۆڕی بۆ منە دەرمانەکان لە کاتی خۆیان بخۆی لە خۆ نەیگۆڕی دەرماخانە ئیشی ئەوەی دەرمای زەخت بۆ تۆ دانی زۆر باشە منسێکی پەرستار بۆم نییە کە دەرمان نەخۆش لە بەرامبەر ئەو ڕێنمایانی کە پزیشک بۆ ئەنووسێ بە جۆرێکی تر تعاملەکە ئەڵێ لەوەچە بەلای عیبێ من پشکنینی پیسایی بکەم یا بۆ من کانێولا دانانێم یا بۆ نەشروب ناخۆم حەب ناخۆم یعنی بە جۆرێ لە جۆرەکان خۆی بێتەوە بە پزیشکی خۆی ئەم جۆرە مامەڵەی نەخۆشە لەگەڵ نەخۆشیەکە لەگەڵ دکتۆرا تا چەند بۆ منە شتێکی ئاین ڕاستە عیبەیە کە نەخۆشێ پشکنینی پیسایی یا میز یا بۆ نەخوێن یا هەر شتێکی تر بکایە بۆ منە بە جۆرێ لە جۆرەکان نەخۆشیەکەی دەربخات لە ڕێی کانیۆلایەک یا هەر خواردنێکی ترەوە کە بۆی دانرێ خۆیت دووبارەوە یەکەم ڕۆشنبیری تەندروستی کەمە دووش مەسەری ئەم شتە کوردواری خۆمانە مەوزوعەکە یعنی هاوارێکی کە لە ئەسووتێ بۆچی هەلکە سوتاوی لی کاک بۆ معجونی لی نەوت بەخوای گەورە نەوتی لێن جاری وایە کارە مار پێوەیە ئەلم شانە دوو پشکێ بە کەسێکەوەی دابوو بۆی نەوتەوە پێم سیر بوویانی وتم نەوت چیەکە لێ لە تەواریەکە سەرەکەم قاچی نەوتیان لیاوە بۆن یعنی ئێمە ناڵێن ها ئەمە هاوارەکەین تاو ئەمە یەکێکین لە کەسە پستافە پزیشکیەکە ڕاستە سروشت هاوکار و یارمەتی دەرە بۆ عیلاجکردنی نەخۆشی بابی سەربین چۆن پزیشکێک ئەمەلاتی ڕیخۆڵەکێرە بۆ تۆکە یەکێک لەو ڕێکانەی کە ئەیگرێتە بەر دوای ئەمەلیاتەکە بڵێن ئازارشکیانە بۆ نووسێ دەرمانی دژە بەکتریاشە بۆ نووسێ بەڵام لەگەڵ یا چیتر ئەڵێ قەت ئێمەش لەگەڵ شتێکی میانیانی بە تەواوەتی بەڵام تۆ بتێ بە هەنگوین بە تەنیا و بە لیمۆ بە تەنیا و بە سرکە بە تەنیا خۆ چارەسەرێکی بەڕاستی لە عالەم ئاشتیوانی باشە پزیشکەکە ئەمە دەرمانی دژە بەکتریای نووسی و ئازارشکێنیشی نووسی بەڵام بە نەخۆشەکە لە چی شلەمەنی خۆباڕی خۆڵەکەوێتە ئیش یەکێک لەوە کارەکانی چاکبوونەوەی بنی خواردنێکی باشە خواردنی باش خۆ هەسە و ئەوە نێتی تۆ خەڵک بۆ منە هەر لە جێگایەکەی تا هەفتەیە دەڕۆژ بۆ منە وازانم تەقەڵان ئەچرۆتەکە هەستێ بۆ منە هەنێ ڕێنمایی پێ پزیشکەکە خۆمە دەرمان نییە دەرەوەی دەرمان عیلاجی تێ ئەینی تیا بۆم دەرمانی سروشتی تەیە خواردنی باشی تێ هەنا هەڵسکەوتی پزیشکی تیاکە ئەکرێ یعنی خەڵک وا سەیرەکە هەر ناوری پۆستێکی پزیشکێکی کاکە وامەکە کاکە ڕێنمایی ئەو هایە ئەی بوو باوە باپیرامەمانە بوو دە باشە من نەکشتە پێڵم ئەو ژیانی باو باپیران برژی باشە ڕۆژتە ئەوەرە 5 ژەمنان خۆ سەر پێکەی بووم لە بەرنامەی باسی ها قڵەوەکە باسمان کرد وتم ڕستمێکی ساڵی ناوەتەکەم یەک نەفەری قڵەو نبینی بیرتانە وابوو لایف ستایل ئەمەی کوشتووە لایف ستایلی باو باپیرانە قبول کە من ناوە علاج بەکار باش سەر چاو
واتە دەرمانە سروشتیەکان بۆ پێش نەخۆشکەوتنە نەک یعنی ئەزانی چی تو باسی لیمۆ پۆست ئەکرێت چی ئەڵکا کە لیمۆ و هەنگوین تێکەڵ کە لەگەڵ سیر و پیاز نازانم چیوانە بەدیلی قەستەرە مەکە ئەخ معقولەتیان نەقسە زۆر باشە کاگەڕێ دەرفەتی ئێمە تەواو بووە بۆیە سپاس دەکەین بۆ زانیاریەکانت ئینشاڵڵا بەڕێگەکانی داهاتوو هەفتەی داهاتوو زیاتر دەچینە سەر و بابەتانی لە بەرامبەر ئەمەشدا هوشیاری پزیشکەکان لەگەڵ چۆنیەتی مامەڵەکردنیان لەگەڵ نەخۆشە سپاس بۆ زانیاریەکان بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. چاڤیلاند ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لێبێ خۆشەویستان، تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردن لەسەر کاردانەوەی ناڕەزاییەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیلی ژێراوکەوتوو واتە لافاو و ئۆتۆمبیلی لێدراو. زۆر جار لە پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیلی ئاوی کە پێی دەگوتێ معرەزەکان کە ئۆتۆمبیل لێ دەکڕیا دەفرۆشی سەرەتا پرسیاری لافاو ژێر ئاوکەوتنی لێ دەکرێت و پاشتر پارچە پارچە بوونی ئەم ئۆتۆمبیلەیە لێدانی لە بەتایبەت ئەوانەی لە دەرەوەی وڵاتەوە هاوردەی هەرێمی کوردستانەکرێ بە پێی ئەم بڕیارەی کە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرکراوە.
بڕیار دراوە کە لە 1/7 بڕیاری قەدەغەکردن بدرێ بۆ ئۆتۆمبیلی لێدرا و ژێر ئاوکەوتوو. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە وە قسەکردن و یاگوێگرتن لە خواست و داواکاری و ناڕزایەتی بەشێ لە خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل و تابێت لە هەولێر ئەوانەی کە ئۆتۆمبیلی ژێر ئاوکەوتوو لێدرا و وە کۆڵێ بە هاوڵاتیان نەفرۆشنیا هاوردەیەکەن. میوانداری زۆر بەڕێز تەیب عەبدولقادر نوێنەری خاوەن پێشانگا ناڕزایەتەکانی ئۆتۆمبیلمان کردووە لە شاری هەولێرەوە. کاک تەیب سڵاوت لێبێ، سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. ئێوە وەکو خاوەن پێشانگا ناڕزایەتەکان چی لەبارەی ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی وەزارەتی ناوخۆوە دەڵێن؟ سڵاوی خوای لەنگۆش بێ لە تەلەڤیزۆنی پێیان بێ، زۆر سپاسان دەکەین ئەو دەرفەتەتان پێداین کە بتوانین معاناتی خۆمان باز بکەین. پرسیارەکەم دووبارە دەکەمەوە لەطەرەف ئەو سیارانەی کە حکوومەت بەڵێ بفەرموو. حکوومەت ئەو قەرارەی دەرچواندیە لە 2/5 تا 1/7 باشە. ئەو قەرارە هیچ دراستەی لەسەر نەکراوە، ئەو قەرارەی دەری کردووە هیچ دراستەی لەسەر نەکراوە. سیارەمان هەیە لە 25 سێ کڕاوە، سیارەمان هەیە لە ئەمریکای کڕایە لە 4 چار کڕایە، هیچ دراستەی لەسەر نەکرایە، نەهاتینە پرس بە دوو پێشانگا بکەن، پرس بە دوو خاوەن لەو بوارە بکەن کە بە مودەی چەند ئەو سیارانە دەگاتە جێ. ئێستا خەرگەکە زۆری زەرمەندە، چیگەرە زۆر بووینە، زۆر زەرمەند بووینە. سیارەکان زۆریان ئێستا هەموو لە دووبەی کەتیە لە مەرزەکان کەوتووە، یعنی ڕۆژانە ئەمە هەر سیارەك هەر ناقیلەك ئەرزەی دەدەی $100 $100 ناقیلەکی دەدەی و لەسەر ئەو حارەش دەبی پارەی مەرزەکان بدرێتن. لە مەرزەکان هەر سیارەچان تەخسیس کردووە، سیارەی قەمەرە 10,000 دینار، سیارەی بەرز 15,000 دینار. دوایە جەنابی بەڕێزی حکوومەت داوا دەکاتن کە ئەو سیارانەی ژێرئا و لێدانی قڕس داخلی کوردستان نەبی. ئەوە 2 ساڵە پێشەستا ئەو سیارانە داخل نابیتن. با یەک داتایان نەبی بزانین، یەک داتان نەبی کە ئەو سیارەیان داخل کردووە. سێ فلتەریان لە مەرزەکان داناوە. ئەگەر ئەو ئەگەر سیارەی لافا و یا سیارەی غەرگان ئەگە داخل دەبی ئەو فلتەرانەیان لۆ داناوە. زۆر باشە کاک تەیب، ئێستا ئێوە ناڕزایەتیەکەتان لافا و سیارەی ژێرئا و داخل نابی. کاک تەیب، ئێوە ناڕزایەتیەکەتان لەسەر ئەوەیە کە لەسەرتان بوەستن ماوەیەک تاوت و مێلانی کە کڕیوتانە لە دووبەی یاخود لە سنوورەکانن ئەمانەش هاوردە بکرێن و نەبنە زەرەر بەسەرتانەوە، یاخود نابەگشتی باوەڕتان وایە بڕیارەکەیان هەڵەیە و ئەو ئۆتۆمبیلانەی کە ئێستا دێن پێچەوانەیە و بڕیارەیە کە خۆیان دەریان کردو، چکە لەناو بڕیارەکەش داوان ئاماژەیان بەوە کردووە کە هەندێک ئۆتۆمبیل لێدرا و بەڵام بە شێوازێکی قورس نەبێ ئاساییە، بەڵام ژێراو کەوتوو بە هەموو نەوعێکیەوە مەمنوعە. کاک زەلال برا گەورم، هیچ شێوەک سیارەی لافا و سیارەی ژێرئا و داخل نابی 2 سار دەبی، یعنی بە خۆیان زۆر باش دەزانن 2 سارە لە هیچ مەرزەکی ینی تونند و تۆری مەرزەکانیان زۆر تند کردیە. هیچ مەرزەک داتایان لەکنە چەند سیارە گەڕایتەوە کە لافا بووە، کە شانسیە بووە، کە لێدرانی قەدیمێ بوو گەڕاندیتیانەوە بۆ سنووری لێ هاور دەکراوە. دوای ئەو سیارانەی کە دێتە هەرێمی کوردستان فقط نایە بۆ هەرێمی کوردستان، دەستە چەند دەوڵەتێکە، دەست لێک لەوانە دەستە تورکمانستان، دەستە ئازەربایجان، دەستە ئۆزباکستان، دەستە لە ئیمارات بەناوخۆیان بەکاردێنن، دەستە سعودیای، دەستە کوێت، دەستە قەتەر. ئایا ئەو سیارە ئەگەر هەر هەموو خراپن کوی استعمالی دەکەن ئەو دەوڵەتانە؟ زۆر باشە کاک تەیب، ئێستا ئەو بڕیارانەی کە لە وەزارەتی ناوخۆ کە بڕیارەکەی دەرکردووە باز دەوە دەکا کە ئۆتۆمبیلێک لە پێشەوە یا لە دواوە لی درابێ یا لە لاوە بۆ نمونە تەنها بە سووکی دەرگاکەی گرتی بێ یا لە پێش و دواوە تەنها چەمەلۆخ یاخود لایتەکانی پێشەوەی شکا بێمانە ئاساییە هاوردە بکرێن. ئەو ئۆتۆمبیلانی کە ئێستا ڕاگیراون لە ئەم بڕیارە یانگرێتەوە بۆ هاوردەکردن یاخود بۆ قەدەغەکردن دایانگرێتەوە دەبێ بگەڕێنەوە. بۆ نمونە ئۆتۆمبیلانی کە تۆ زانیاریت هەیە لەسەریان کە ڕاگیراون نایەڵن بێنە ژوورەوە، چه جۆرە ئۆتۆمبیلێکە لە ڕووی لێدانەوە؟ براکەم بڕواکە ئۆتۆمبیلەکان زۆریان ڕاوەستاینە
ئەو سارەی سەداخ دەبی ئەوی کلین تایتەلا یان ئەوی ینی نمونە هەیە یعنی بەداتا سارە شوختی پێ و بەڕیانگرتی ئەوسە لەسەر قەراری نوێ شوختی پێ و بەڕیانگرتیە نەک برێ زەربەی بە قوتیە بیتن شوختی هەبووە شوخت سیارەکە ڕیانگرتیە ینی زۆر بەڕاستی زۆر بەقوتیان کردیە قەرارەکەیان هیچ دراستێک لەسەر ئەو قەرارەی نەکرایە باشە دوای قەراریان دەرچوانە 2 ڕەمەزانی بەسەداهاتیە 2 جێژنەی بەسەداهاتیە هەتا یەکی هەفت باشە برایەکەم ینی مانگ حکوومەت یەکمان قەراریدایە 2 مانجی نەدایە ڕاستە 2 مانجدا بەس مانگێک ڕەمەزانان ئەو برادرانی لە دوبەی کاریان دەکرد پاکستانیە ئەغڤانیە ئەوانەش هەموو مسلمان بووینە هەموو بە ڕۆژی بووینە ئیشیان نەکردیە جێژنەی بەسەداهاتیە عوتڵەی بەسەرداهاتیە ینی بەس لە جومعەکان هەش جومعەی کەتە ناوێ لە جێژنەی 5 ڕۆژی جێژنەی کەتە ناوێ لە ڕەمەزانی ئیشی مانگە چی 10 ڕۆژ ئیشکرایە حسابی 10 ڕۆژی لۆکرایە ینی 30 ڕۆهاستە ڕەمەزان 30 ڕۆژ بۆ بەس 10 ڕۆژ ئیشکرایە ینی داواکاری لە حکوومەتی هەرێم پێداچوونەوەی بەو قەرارەی خۆی بکە چاوپۆشتێکی لەو قەرارەی بکاتن بتانی بە هەر شێوەکبی 2 مانجیکەمان نوێ کاتەوە بیان و هۆکاری حکوومەت وەزارەت بۆ قەدەغەکردنی هاوردەکردنی ئەم دوو جۆرە لە ئۆتۆمبیل چییە؟ مەبەستمەوەیە جیاوازی ئۆتۆمبیلێکی لێدرا و ژێر ئاوکەوتو لەگەڵ ئۆتۆمبیلێکی ساخ چییانی بۆ منە ئەوان چ بیانوویەکیان بەدەستەوە چ دڵسۆزیەکیان نواندووە بۆ خەڵک کە ئەم ئۆتۆمبیلانە قەدەغە بکەن و نەیەڵن هاوردەی کوردستان بکرێن. بەڵێ ئەوە لە مەسلحەتی هیچ ملت دانیە لە مەسلحەتی فەقیری دانیە ئەوە لە بەرچەوەندی فەقیری دانیە سیارەکی لۆ نمونە سیارەکی ئەمریکی لەگە سیارەکی خەلیجی ئێستا دەچی بە 0 ئەیکڕی هیچ سیارەک نییە لە 2 دەفتەر و قسووری کەمتر ئێستاوی بە 2 دەفتەر و 40 وەرەقەیە 50 وەرەقەیە بە 120 وەرەقەی دەیکڕی سیارەکی ئەمریکی بە 120 وەرەقەی دەکرێەوە لە مەسلحەتی لە بەرژەوەندی فەقیریدایە لە بەرژەوەندی فەقیریدایە لە بەرژەوەندی فەقیر ئەگەر بێ ئەو سیارانەی ئەمریکینە بە فەقیر نەیدەتوانێت هەموو فەقیرێک سواری سارەی بی ینی حەز ناکەن هەموو ئینسانێک سارەی بیتن حەز ناکەن بچی لە هەموو کەسێک ئەو باری ئابووری تاوا نیە بچی لە شەریکەکات سفری سارەی سفر دەربینی زۆر باشە سارە معارزە سارە ئیجادەیە ینی دەعم دەکرێتن کاکتێب تۆ باوەڕت وایە ئەو بڕیارانەی وەزارەتی ناوخۆ وەکو خۆی جێبەجێ دەکرێت یا قورستری دەکەن لە نمونە باز لەوە دەکاڵێ ئۆتۆمبیلی شاسی بڕاو داخل ناکرێت و زاراوەی لێدرا و چاکرا و ئەم خەڵانەی خوارەوە لە خۆ دەگرێت بۆ نمونە دەڵێ لێدان لە پێشەوە بەگشتی وەک بۆنیت و هەردوو چەمەلەخی پێشەوە و مجموعی سکان لەگەڵ ئێرباکدا گۆڕینی لایت و سەکەن لایت و عەتەری داعامی بەهۆی کۆنی یا لێدانی بچووک بێ ئەوەی لێدانێکی گەورەی هەبێ وەک لە خاڵی یەکەمی سەرەوە دیاریکراوە بە لێدا و ئەژمار ناکرێت و داخل ناکرێت. ئایا ئێستا ئەو جۆرە ئۆتۆمبیلانە ڕێگریان لێ دەکەن کە لە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆیان دەڵێ ئاسایی هاوردە بکرێ کە تەنها گۆڕینی لایت و سەکەن و عەتەر و ئەمانە بەوێ لێدانەکەی بچووک بێ ئەمانەش ئێستا قەدەغە دەکرێن بۆی کە بیانێنە ناو هەرێمەوە؟ ئەجە برایەکەمەوە باسی حسابی سفری لۆ دەکات حسابی کلین تایتەلی دەرێ دەکات ئەو سیارەیە بە هیچ شێوەچی ناکڕێ لە کوردستان هیچ سیارێکی ئەمریکینی هەمومان دەزانین سیارەی ئەمریکی کوالێتی زۆر بەرز و زۆر بەرز و زۆر بەقوتە کوالێتی ئەمریکی لەگە سیارەکی خەلیجی سیارەی خەلیجی 2 ئێرباجیە سیارەی ئەمریکی 12 ئێرباجیەیە باشە بە هیچ شێوەچی ملەتەکە ناتانی سواری سیارەکی ئەمریکی بیتن لێی خوڕی یان بتە خاوەنی بێ بە 150 وەرەقە و بە 130 وەرەقە بە 140 وەرەقە بکڕی لازم هەمووی لە 3 دەفتەر بەسەرەوە بکڕی ئەوە لە بەرژەوەندی فەقیری دانیە دەباسی سیارەی کلین تایتەلی دەکەنەوەنە هیچ دیێکی باس سیارەی کلین تایتەلی دەکەن ئەومان دەزانین کلین تایتەل لەگەر سیارەی سالفێج 15,000 دلار 12,000 دلار 10,000 دلاری فەرقە باشە ئەم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە خۆیان بە خودی خۆیان سیارەش دەکڕن لێگزس بە 12 دەفتەری باشە لەو شارعانە ئەگەر هات و حادسەیان پێکرد ئێرباجی سیارەکەیان کراوە ئێرباجی سیارەکەیان تەقی ئایا سیارەکەی خۆیان فرێ دەدەن یان تەسلیعی دەکەن یان چای دەکەنەوە هیوادارم جوابێ و پرسیارم بدەنەوە بە خۆیان زۆر باشە کاکتێب برای گەورم ئێرباگ لە هەموو جیان برای گەورم ئێرباگ لە هەموو جیان ئێرباگ دەتەقیتن سیستەم دەکرێتەوە سیستەمی هەیە ینی خودی دوبەی بەخۆی فاسی خۆیە فاسی مرۆری هەیە
قەتار ئیمارات سعودیە بە خودی سعودیاش لە دوبەی دەباتن ئێرباک سیستەم دەکرێت برایەکەم سیستەمی ئێرباجی بلادیدا دەنێەوە سیستەمی دەکەیەوە هیچ کێشەکەت نییە شانسی ئەمەش لەگەر حکومەت تێرێنین بەڵێ شانسی با داخل نەبی هەر سارێک شانسی بڕایتەوە داخل نەبی هەر سارێک ژێر ئاوە داخل نەبی دوای حکومەت تێرێن قەراری دەردەکا بە ئیمێل قەراری دەردەکا سیارەمان هاتە ناو مەرزەکان لە 25/6 یەکسەر قەراری لۆ دەرکردیە گومرجی ماسریس و بیێمی زیاد کردیە یعنی لە 2400 دۆلاریەوە کردیتە 9000 دلار 10000 دلار ئاخە بازرگان 1000 دلاری خێر نییە 700 دلاری خێر نییە کە سیارەی دەینی ئەتو یەکسەر 8000 دلار 7000 دلاری بە ئیمێلێک زیاد بکەی بە بێەوەی ئاگاداری بازرگانی بکەوێت بە بێەوەی مۆلەتە چیان بدێ ئەخە لە هیچ قانونەکی نەبووە سیستەمێکی جیانی شتیوانیە هەر قەرارێک دەربچیتن ئاگادار دەکرێەوە هیچ دیراسەیەکی کردووە حکوومەتی هەرێم لەوەی کە ئەو ڕووداوانەی هاتوچۆ کە دەکرێن یا هەن لە هەرێمی کوردستاندا چەندیان ئەو ئۆتۆمبیلانن کە هاوردە دەکرێن و لێدرا و ژێراوکەوتون و زیاتر کارەساتیان لێکەوتوێتەوە چکە دەبینین ڕۆژانە ئۆتۆمبیلی بیکاشۆ بە تایبەت جۆری تەکسی ڕووداوی هاتووێ لێ دەکەوێتەوە گیان لە دەستدانی لێ دەکەوێتەوە ئایا بڕیارەکان بەپی دیراسەیەکی ورد و ڕووداوی هاتوچۆی کردوەتە بنچینەی بڕیارەکە یا خود نا بڕیارێک پێ ڕەنگە تەنها لێدان بێت لە پێشانگانە دەوڵەتیەکان پێشانگاکانی ئۆتۆمبیل و بەرژەوەندی لایەنێکی تیاابی ئەوانەی کە ئۆتۆمبیل لە سفرەکان لە خەلیجەوە هاوردە دەکەن نەخێر هیچ دراسەی لەسەر نەکرایە من بەداتا لە ئێستا ئەو سارانەی کە حادسەی دەکەن لە شارعەکانی هەرێمی کوردستان لە جادەکانی هەرێمی کوردستان 180 سیارەی خەلیجیە 180 سیارەی خەلیجە زۆریان لە ناو وەفات دەکەن سیارەی خەلیجیە ئێستا وەزن دەکەین سیارەکی ئەمریکی کڕۆلەکی ئەمریکی لەگە کڕۆلەکی خەلیجی لە وەزن 130 کیلۆ وەزنی فەرقیەیە بەس لە ئێرباگەکان ئەگەر باسی ئێرباگەکان بکەین 40 کیلۆ 45 کیلۆ بەس لە ئێرباگ فەرقیەیە دوو ئێرباجیەیە 12 ئێرباجیە برایەکەم دە ئێرباگ هەر ئێرباجی 5 کیلۆ بیتن باشە ئەو 50 کیلۆ هەر ئێرباجی 5 کیلۆ بی دەکا 50 کیلۆ لە دە ئێرباجی ئەوە بەس لەسەر وەزنی سیارەی خەلیجیە نەخێر هیچ دەڕاستەی لەسەر حکومەتی نەکردیە بەرێ ئەوە گەورەترین زەلەرە لە هەرێمی کوردستان لە پێشانگایەکان دەدا لە بازرگانەکانی ئۆتۆمۆبیلی دەدا دوای بەس بازرگانەکانی ئۆتۆمۆبیل زەلەرمەند نەبووینە یعنی هیچ ڕۆژێک نەبووە لەو کوردستانەی 300 سیارە نەفرۆشترێ هەولێر بووە بازارەکی بۆ سەرکی عالەمی جنوب یعنی سیارەکانی ئیسانەکانی جنوب 15 محافەزەی جنوب دەهات لە هەرێمی کوردستان لە هەولێر و لە سلێمانی سیارەیان هاوردە دەکرد باشە بەس تەنها بازرگانەکان ئێستا زەلەریان نەکردیە ینی فندق زەلەری کردیە تەکسی زەلەری کردیە بێکار بووین هەموو مەطعەمەکان بێکار بووینە یعنی هەر بازرگانێک هەر مشتریە کات با سیارەکی لە بازرگانێکی کڕی بە بەلایکردنی 150 لە بە 200 دلاری لە هەرێمی کوردستان سەرفی دەکرد بە دوو ڕۆژێتە دەگەڕاوە ئەگەر ڕۆژێ 300 سیارە بفرۆشرابە یعنی 300 کەس 400 500 شەخص دەهات داتە کوردستان سیارەی دەبرد و لەو 15 محافەزەکەی کوردستان هەر 15 محافەزەی کوردستان ئێستا سەرتاپە بوویتە ڕقەم هەولێر و سلێمانی سەرتاپە یعنی حەز دەکەم حکومەتی هەرێم بزانیتر کە ڕۆژانە 400 500 600 سیارە ڕقم دەکرا لە هەرێمی کوردستان دەچوە جنوب لە هەموو 15 محافەزەی جنوب 100 سیارە ڕقم نەدەکرا بە ناوی محافەزەکانی جنوب ئەگەر حکومەت بێوێ لەڕێی ئەم بڕیارە بزانیتن حکومت بێوێ بە جۆی لە جۆرەکان بێوێ لە ڕێ ئەم بڕیارەوە سنوورێ بۆ هاوردەکردنی ئەو هەموو ئۆتۆمبیلەی کە ژینگەی کوردستان وە کۆڵێ بەرگەی ناگرێت جادەوبانەکانمان ئەوەندە باشنین بەرگەی ناگرن ڕۆژانە ساڵانە هەزارە هاوڵاتیە بنە قوربانی بۆ منە ئەگەر حکومت بە جۆری لە جۆرەکان بێوێ ڕێژەی ئۆتۆمبیل کەم بکاتەوە لەو کاتە ئەگەر ئێوە چیەکەن بۆ کۆڵێ مەبەسمێک ئێوەش بۆچی نابنە هاوخەم و هاو دڵسۆزی خەڵک و جەماوەر لە کوردستان برا گەورە ئەمە ملکەتی حکومەتین لە هەر قەرارێکی دەربچوێنیتن لە بەرژەوەندی ملەتی ئەمە نامانەوێ سیارەی ئەمریکی ڕاگری ینی سیارەی خەلیجی داخلی بیتن بەکوالێ سیارەی ئەمریکی مەفروض ئەگەر ڕابگری با سیارەی خەلیجیش ڕاگری با عام ڕاگری ئەمە لەگەر عام ملکەتین لەو بریارەی
ناتانین هیچ بریارەکی لەسەر بریاری حکوومەتی بدەن هیچ قسەچ بکەین بەس ناکرێ قەراریدایە قەرارەکەی خەرکەکە زۆر زەلەرمەند دەبی یەکێ لە بیانەکانی حکوومەت و وەزارەت بۆ قەدەغەکردنی هێنانی ئۆتۆمبیلی هاوردە بریتە لە نەبوونی مەرجی تونند و تۆڵی لەو ئۆتۆمبیلانەی کە ژێر ئاوکەوتون یا لێدراون بڵێ ئەویش لە پێنا و پاراستنی خەروماڵ و گیانی هاوڵاتیان. باشە بعد سیستەم هەیە فلتر هەیە هەفەحسیان هەیە هەزیان هەیە با پشکنینی تری لۆ بکەن با پشکنینی لۆ بکەن بزانن لەگە سیارەکی خەلیجی چی فەرقە سیارەی ئەمریکی ئەگەر شانسی بە قوتر نەبوو لە سیارەی خەلیجی با ڕازی نەبی یەک دەرگای ئەگەر دەرگای فەرقی نەبوو لەگە سیارەی خەلیجی با ڕازی نەبی لایتی ئەگەر لایتی بەوەزن لە لایتی خەلیجی قورستر نەبوو با ڕازی نەبیتن حکوومەتی هەرێم نەخێر ئەوە حکوومەتی هەرێم بەخۆی دراسی لەسەر ئەو شێوەی نەکردە ڕاستە حکوومەتی هەرێم بەخۆی نییە ئەوە تاکلایەنە قەراردرایە تاکلایەنە دراستە لەسەر نەکرایە نەهاتینە لە چەند بازرگانێکی بپرسن کە زەلەرمەندین گۆ چییە ئێستا خاوەن پێشانگە ناڕزایەتەکان قەراری دەرچاندیا چاری چار فەرمو چاری چار ئەمە چاری چار سیارە کڕایە 25 سێ کڕایە برایەکەم 25 سێ کڕایە باشە 25 سێ کڕایە چاری چار کڕایە ئەو سیارانە نەگەیشتیە یعنی خەرک زەلەرمەندێکی زۆر گەورە دەبیتن ینی بە حساب نایە لە 30 میلیۆن و 40 میلیۆن دلار بە زیاترە زەلەرمەندەکەی ئەو بازرگانانەی هەولێرێ کە بازرگانی هەولێر و دۆک و سلێمانی و ئەمن بە ئاب قسەی دەکەم لە زیاترم یا قسەی دەکەم کۆتا پرسیارمان بۆ جەنابێت ماتی بە قسەی دەکەم کاردانەوە و هەڵوێست و کۆتا بڕیاریە وەکو خاوەن پێشەنگە ناڕزایەتەکانی ئۆتۆمبیلی هاوردە و ژێراوکەوتوو بەتابەت لە هەولێر چییە بێ بەرامبەر بۆ بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان چاوپێداخشانەوە چی لەو بریارەی بکەن دراسەچی لەسەر ئەو بریارەی بکەن ئەو بریارەی کە دەرچووە بریارەکی نابەجێیە بریارەکی سەقەتە بریارەکی دراسی لەسەر نەکرای برایەکەم وەچی پێتم گۆ بە دوو مانجی دوادێ لە مانجی حەف دەری چواندی و قەرارە لە پێنجی دوو دەری چواندە لە بۆ یەکی حەف ئەخە ڕەمەزانی کە تەبینی بەخۆی باش دەزانین ڕەمەزانان هیچ ئیشەک ناکرێ هیچ کەس کار ناکە هەش ڕۆژی جمعی کەوتتە بینی جێژنە 5 ڕۆژ 6 ڕۆژی جێژنەی کەوتتە بینی گەرمایی عوتڵەی ئیرانی کە تەبەری دوای ئەو ساران ئێستا خاستن بەخصوصە لە ناومەرزەکانە بە هیچ شێوەک نادەڕێتەوە یعنی ئەمە بە ترانزیت بارکرایە ئەو سیارانە بە ترانزیت بارکرایە لە بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستانی عێراق بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز طەیب عەبدولقادر نوێنەری پێشانگە ناڕزایەتەکانی دووبەش زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز راپۆرتێکمان ئامادەیە لەسەر کەمەندامێک کە نزیک بە 35 ساڵ تەمەنی هەیە و بگرە زیاتریش بە کەمەندامە بەڵام بووەتە مامۆستای مەلەوانی ڕێز ئێمە تۆ ساقی نێشتاوەکو ناتوانین مەلە بکەینەوە و هەردوو دەستی لە دەستداوە بەڵام مەلەوانێکی سەرنجڕاکێشە. پامنێرمان جەلال جەباری راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەگەڵم کەمەندامە مەلەوانەدا با پێکەوە بینەری بین. زۆرن ئەو کەمەندامانەی کە بەهرەیەکیان تێدایە بەڵام بەباشی سوودیان لێوەرنەگیراوە یاخود فەرامۆش کراون. ئەوانەی لێرەن هاتوون تا لەسەر دەستی تەبارەک مەجیدی تەمەن 43 ساڵ کە هەوڵاتیەکی کەمەندامە و لە تەمەنی 16 ساڵیدا بەهۆی ڕووداوی کارەباوە دەستەکانی لەدەستداوە فێری مەلە ببن. تەبارەک باس لەوە دەکات کەمەندامەکەی نەک نەبووەتە ڕێگر لە بەڕێکردنی کارەکانی ڕۆژانەی بەڵکو وەک مرۆڤێکی یاسایی کاروبارەکانی ڕۆژانەی بەڕێ دەکات. ئەو کات نیگەرانیش بوو لەوەی کە حکوومەت وەکو پێویست ئاوڕی لە کەمەندامان نەداوەتەوە. منام تەبارەک مەجید ئەمینە ساڵی 1976 لە کەرکووک لەدایک بووم. بە تەمەن خۆم لە 9 ساڵی و 10 ساڵیەوە مەلەوانی معنی ئەمتوانی مەلە بکەم بەس زیاتر بۆ پەرەدانی مەلەوانی و دروستکردنی ئەم مەزبەحە کەوتنەوەڵی وەرزشی و هینەوە لە 2012 بۆ 11 تقریبەنەوە لە دۆرەیە تا لەخوا بە زیادە من زۆر احتیاجیە من هیچ ڕێگیری نەبووە
لەمەرە شتێک خوا لیتسەن و خوا بارەیەک هەرە داتێ باەوەیە چەندها کەسێ بۆلام لە باسییان مەتقی لە ڕانەوە قەنەعات کە خەڵکاتوە بەلام لێرە فێرمەلیان معنی ڕێگیری ئەوە نەبووە قەچێکە و لەشی ساغە و خوا بارەیەکە شتێکە دایەتێ من دەرز بۆوانە بڵێمەوە بێت جگە لەمە لە پاسکی لێخوڕنەوە ئەوانەی وەرزش پێ منێ کەماتیا دێ سیارەیە و ژمارەیەکی تر لەو کەسانەی کە لەسەر دەستی تەبارەک مەجید فێری مەلەبوون بۆ پەیام دەدوێن و باس لەوە دەکەن ئەوان ئێستا وەکو مامۆستا لە مەلەوانگاکاندا مامەڵە دەکەن و چەندین کەس لەسەر دەستیان فێری مەلەوانی بوون بەشێکی دیکەشیان ئاماژە بەوە دەکەن بەشداری چەندین پاڵەوانێتیان کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق توانیویانە ئەنجامی باشش بەدەست بهێنن من چۆمان هیوە خەڵکی شاری سەمسەماڵم ئەکادیما لە چوار فعالی مەلەوانیدا سواز بۆ خۆ ئەم ساڵی ژۆک ساڵەکانی کە توانیمانە درێژە بە خولەکانمان بدەین بەڵام ئەوەی جێی سەرنجە و جیاوازی هەیە لە ساڵەکانی کە ئەم ساڵ خولەکە بە هاوکاری مامۆستا تەبارەک خولەکە خۆبەخشانەیە بۆ مەبەستیش ئامانجی سەرەکی دەما بەرەو پێچوونی ئەم جۆرە وەرشەیە و هاوکاریەکی گشتیە بۆ خەڵکی شاری سەمسەماڵ سواز بۆخوا ئەوەی کە زۆربەی خەڵکی لە شاری سەمسەماڵەوە بە منەوە بە زۆربەی هەنێ ڕاهێنەری تریشەوە هەمومان سوودێکی زۆرمان لە مامۆستا تەبارەک و لە زۆربەی مامۆستاکانی کەش وەربردووە من ناوە مەردی عەزیز حەمیدە لە مانگی حەوتی 2019 سەردانی مامۆستا تەبارەکم خۆشی کردەوە بۆ فێرخوازان کە بە بەلاش بەشداری بکەیت کەخوا بەدەم سوودێکی زۆر لە مامۆستا تەبارەک بینی بەڕاستی مامۆستایەکی باشم دەستخۆشی لێکەم لەسەر دەستیەوە من فێر بووم مامۆستا تەبارەک و قوتابخانەیەک وایە زۆر لە زەردەوەی تەلەبەکان لەسەر دەستیەوە مامۆستا تەبارەک فێر بوو لەخوا بەزەردێ لە ماوەی ساڵەکانی ڕابردوودا بەهۆی بەردەوامی قەیرانی داراییەوە دۆخی ژیانی هاوڵاتیان بەگشتی و کەمەندامان بە تایبەتی لا دۆخێکی خراپدا بوو هەرمەش وای کردبوو چەندین کەمەندامی هاوشێوەی تەبارەک مەجید بۆ دابینکردنی بژێوی ژیانیان پەنا بۆ کارێکی قورس ببن کە لەگەڵ یاسانێ و دەوڵەتیەکاندا یەک ناگرێتەوە لا ئێستاشدا و پاش ڕەوینەوەی بەشێکی قەیرانی دارایی لەسەر هاوڵاتیان بەشێکی زۆری کەمەندامان ژیانێکی سەخت دەگوزارێنن و حکوومەتیش نەیتوانی و ئاوڕی جددی لە ژیان و گوزارانیان بداتەوە. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ ناحیەی شۆڕش. سڵاو لەگەڵتانین بۆ تەواوکردن و قسەکردن لە تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ کار و توانای بەڕێبەرێتی ناحیە ئاغجەلەر تەوەری سێمی بەرنامەکەمانە بێ بە میوانداری زۆر بەڕێز هێمن بەهجەت بەڕێوەبەری ناحیەی ئاغجەلەر کاگە من زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. بەخێر بێ کاژەمە سپاس بۆ توش. سەرەتا ئەگەر هەر لە سەرەتا باسێکی ناحیە ئاغجەلەر کار و چالاکیەکانی بەڕێبەرێتی ناحیە ئاغجەلەر چیتان بۆ هاوڵاتیان کردووە جەنابتان؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمێ شوێنی جوگرافی ناحیە ئاغجەلەر جارێ بناسیانم وانەی کە سنوورەکان نەبینی و شارەزای سنوورەکەنین ناحیە ئاغجەلەر ئیداریان سەر بە قەزای چەمچەماڵ و سەر بە پارێزگای سلێمانیە ئەکەوێتە نێوان هەر سێ پارێزگای کەرکووک سلێمانی هەولێر ئەتوانم بڵێم پارێزگای سلێمانی بە پارێزگای هەولێر و پارێزگای کەرکووکەوە گرێ دەدات بۆ پێی سنووری ناحیە ئاغجەلەر هاوسنوورە لەگەڵ قەزای کۆیە و لەگەڵ ناحیە شوان کە سەر بە پارێزگای کەرکووکە. ئێمە لە ناحیە ئاغجەلەر دیارە کۆمەڵی گیر و گرفت هەن لەگەڵەوەی کۆمەڵێک کار و پرۆژە هەبووە لە سنوورەکە لە سەرەتای دروستبوونی قەیرانی دارایی و دەست بەکاربوونی ئێمە لە سنوورەکە دیارە قەیرانی دارایی ئەگەر بۆ ئەوانەی کە ئێستا دەسەڵاتدار و حیزبی حکومڕان لە کوردستانە بۆ ئەوان قەیران بووبێ بۆ ئێمە دوو جار قەیران بووە بۆ پێی لەوانەیە تەگەرە گرفت هەبوو بێ لە بەردەم کارەکانی ئێمەیە یان وەکو پێویست کارەکان ڕای نەکرابێت لە هەندێک شوێن ئەمە لەوە دەست پێ بکەم لە سێکتەرەکان بەش بچینە سەری ئەگەر لە باسی ئاوی و خواردنەوە و گرفتی هاوڵاتیان لەگەڵ ئاوا سواز بەخۆی ئێمە لە ناحیە ئاغجەلەر و بەشێکی زۆر لە گوندەکان گرفتی کەم ئاوی نیە لە سنوورەکە بۆ پێی سەرچاوی ئاوی ناحیەکەمان کارێزە ڕۆژانە یان ڕۆژ نەڕۆژێ ئاودرێ بە هاوڵاتیان بە بەردەوامی و لە زۆرێک لە گوندەکانمان بە هەمان شێوە لەگەڵ بوونی گرفت لە یەک دوو گوندمان کە تا ئێستا نەتوانراوە ئاوی خواردنەوەیان بۆ دابین سەر بە ناحیە ئاغجەلەر بەڵێ خۆی 58 گوندە بە پێی کرد بەڵام
زیاد بوون کرد هەیە بۆ بە 2 گوند بە 3 گوند ئێستا 64 گوند سەربەناحی ئاغجلەرە کە سنوورێکی فراوانە خەڵکی سنوورەکە بەشێکی زۆریان بە بەکاری ئاژەڵداری و کشت و کاڵیەوە خەریکن و ئەگەر لە سەوەری کشت و کاڵیا قسە بکەین لە بابەتی کشت و کاڵیا لەگەڵ بوونی خەیرانی دارایی نەتوانراوەک پێویست نەک لە ناحیە ئاغجل لە زۆرێک لە شوێنەکان هاوکاریەکانی جووتیار نەتوانراوەکو پێویست هاوکار بکرێت لە دابینکردنی بنەتۆ و لە دابینکردنی سەماد و کۆمەڵی شتێکە کە کاری جووتیاری لەسەر ئەکرێت بەڵام بە خۆشحاڵیەوە لەگەڵ دەستخۆشی و سوپاسم بۆ بەشی کشت و کاڵی ناحیە ئاغجلەر کە ئێمە توانیمانە لەم ساڵی ڕابردووە بە تایبەتی لە ئێستاشدا لە ڕێ ڕێکخراوە خۆبەخشەکان و لە ڕێ ڕێکخراوە جیهانیەکانەوە بە تایبەتی ئێستا لە تەنسیقیان لەگەڵ ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی کە توانیمانە لە گوندەکان و ئێستا لە سەرەتای دەستپێکردنی کارەکەین و ئومێ دەکەین لە ئایندەیەکی نزیکا بەرهەمی هەبێت بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتی سنوورەکە زیاتر لە 6 سەر باڵێن مانگا دابین کرا بۆ خەڵکی کەم دەرامەتی سنوورەکە بۆی بتوانن بژێوی ژیانی خۆیان و بژێوی ڕۆژانیان بکەوێتە سەر ئەو ئەمەی دابین کردو سەر ئاژەڵە ئەم 6 سەر ئاژەڵە ئێمە ماڵەکانمان دیاری کردوون ڕێکخراوی خاچی سوور سەردانی ئێمەی کردووە تەنسیقمانە بووە نوێنەرمان لەگەڵیان کۆبووەتەوە دواتر خۆیان سەردانی گوندەکانیان کردووە ئەم ئاژەڵانە ئەوان دابینیان کردو بۆ خەڵکی کەم دەرامەت مەرجانەوەی کەم دەرامەت بێ و لەو گوندانەی کە ئەوان دابینیان کردو بووی بتوانرێت بە ئاسانترین شێوە لەگەڵ کەمترین تێچوو بەخێوە بکرێت لەگەڵ ئەوەی کە لە هەمان کادا لە چەند گوندێکی کەمان بۆ دیاری کردوون ئەوانە خانووی پلاستیکیان بۆکەن بۆی بە هەمان شێوە بەڵێ هەر لە ڕێگەی هەمان ڕێکخراوە نزیکەی 6 خانووی پلاستیکی بە هەمان شێوە بۆ کۆمەڵێ خەڵکی هەژاری گوندنشینان ئەکرێت کە ئاماش بۆ بژێوی ڕۆژانەی خۆیان و دەرامەتیان بکوێتە سەرەوە لەگەڵ ئەوەی کە بەڕێکەوتون لەسەرەوەی کارگەیەکی سوێرکردن ناو سنتەری ناحیەکە دروست بکرێت بۆی کۆمەڵێک دەرچووی زانکۆ و پەیمانگاکان بەوانی بە تایبەتی لە بەشە کشت و کاڵێکانن بژێوی ژیانیان بکەوێتە سەر ئەو کارگەیە و کەی ئەم پرۆژانەی کە ئێستا لەوچێ هاوڵاتیانی ئاغجلەر بە خۆشحاڵیەوە چاوەڕێیەکەن بە تایبەت کەم دەرامەت هۆژارەکان ئایا ئێوە هیچ کاتێکتان هەیە هیچ وەکۆڵە سەقفێکی زەمەنیتان بۆ داناوە کە لەو کاتا جێبەجێ بکرێ بەڵێ بڕیارەکەتەوە بڕیاری لەسەر درراوە بەڵێ خاڵی چوارم باسەکەم و دواتر باسی بڕیارەکەکەم لە خاڵی چوارەمیانە بڕیار وایە لە سەرەتای وەرزی جستان و وەرزی پەڵە و تۆکردنە نزیکی 50 ماڵیکیان بۆ اختیارکەین ئێمە بۆی بنەتۆیان بنێ ئەو گوندنشینانەی کە ناتوانن خۆیان بنەتۆ دابینکەن و زەویەکانیان بچێن بۆی ئەوان بنەتۆیانە دەنێ ئەمان هەمووی بێ بەرامبەرە بۆی بتوان زەویەکانیان بچێنن و دەرامەتی ڕۆژانیان لەسەرەوە بێ ئێمە کۆبوونێتەوە لەگەڵیان گەشتێتە بڕیاری کۆتایی ماوەتەوە سەرەوەی ڕێکخراوەکە با بڵێن ئەو شتانی کە بڕیارمان لەسەردا و لەسەری ڕێکەوتین بیهێنێت و بگەێنێتە دەستی جووتیاران و گوندنشینان ئەتوانم بڵێم کەوتینێتە گەشتێتە سیغەی کۆتایی ماوەتەوە لەسەرەوەی ئەوانەی کە لەسەر پرۆژە و بۆ هاوڵاتیانی ئەمە کردی کشت و کاڵی بە هەمان شێوە لەگەڵ ڕێکخراوی بچین لای شتێکی بپرسین لەوەی کە ئێمە زۆر جار دەگوترێت کە گەنمی مەکسیکی و بەرازیلی باشترین گەنمە یان بەونە مانگای هۆڵندی و مانگای ئەوروپی ڕێژەیەکی زۆر شیری تێدایە ئەم مانگایانە ئەو بنەتەوەی کە تۆ ئاماژەی پێکرد هەر هی ژینگەی وڵاتی خۆمانەوە ئەیدەنەوە بە هەژاریان بەونە لە وڵاتانی ترەوەی هێنن ئێمە ئەو مانگایانە بۆ ئەوەیە کە ئەمان سوود لە شیرەکەی وەرەگرن بەدڵنیێسە مانگای کوردی لەوە چێجەلال 4 کیلۆ تا ئەو پەڕەکە لە ڕۆژێکا 5 کیلۆ شیری لە شیر ناداتەوە بە شیر دیارە ئێمە لەسەر جۆری مانگا کەوتچی وڵاتێکەوەوانە ئەویان تا ئێستا لەسەر ڕێ بووە تا قەومی بەنی ئیسرائیل بوو دیاری مانگاکەیمە نازێن بەڵام مانگاکە بۆیە بەرهەمی هەبێت دەرەجەیەک بەرهەمی ڕۆژانەی شیر و ماستوانێ بۆی بتوانێت ئەم ژیانی بژێوی ڕۆژانەی لەسەر لەگەڵ ئەوەی تۆوی جوانەیە درێت بۆی بیچێنێ و ئالیشی ئاژەڵەکە لەسەر بە هەمان شێوە ڕێکخراوەکە بۆی دابینەکە زۆر باشە کاکە من بۆی کە زیاتر نەچینە سەر بابەتەکان وە گشتی پێشتر پامێرمان جەلال جەباری لە دوانی چەند هاوڵاتیەکی ناحیە ئاغجەلێری وەرگرتووە لەوەی کە دەبێت چاوەڕێی ڕخنەکان بین بینەرانی عزیز پامێرمان جەلال جەباری لە دوانی چەند هاوڵاتیەکی ناحیە ئاغجەلێری وەرگرتووە با پێکەوە بینەری بین بزانین داواکاری خەڵکی ناحیە ئاغجەلەر خۆیان پێویستیان بەچی هەیە ڕخنەکانیان لە چییە پێشنیاریان لەسەر چییە و ئایا تا چەند ڕازین لە ئەدا و کاری بەڕێوەبەری ناحیەی ئاغجەلەر با پێکەوە بینەری بین.
باقەدەم سنوورە بڵێم خزمەت نەکراوە کراوە ئیسان با وەلا تەبخەس الناس ئەشیاء شتی خەڵکی بەکەم نەزانی بەڵام لە چاو خزمەتەکەی و لە چاوی کە ئێرە لانکەی شۆڕش بووە خزمەتێکی کەمی بۆکرا بەڕا ئێستا گەورەترین کێشەی ئاقجەلەر ئەم جادۆبانەیە بەڕاستی جادەکەمان ینی کە حکومەت دروستی کرد هات سەرەتا گڵابەی گەوری لێ مەنع کرد و بۆی کە مدەی کۆمپانیاکەی نازانام تەندەرەکە تەواو بێ و دەستیان کردەوە بە ڕۆشنی گڵابەکان هەمووی 6 مانگ بەسەر نەڕووی جادۆخیر هەمووی تێکچۆ خۆتان پێیا دەڕۆن ڕۆژانەی بینن بۆ چەندەها مەسئولی شارجێگری سەرۆکی حکومەت لە کاتی هەڵبژاردنەکە هات کە دروستمی خزمەتگوزاری و کوردستانی ئاوادان بوو بۆ خۆی بینتی وعدیشی یا بوو کە جادەکە چاکە بۆ چاچیناکەن نازانم لە بەرتی چاچیناکە نازانم ئێستا گەورەترین کێشەی ئاقجەلەر ئەم جادەوبانە و ئەم گڵابانە کە بەنەو بازاڕەکە دەڕۆن ئاقجەلەر لە ڕووی ئاوە زۆر باشە توان بڵێم لە کوردستانە کەم شوێن هەیە کوردستان کە ئاوی باشمان هەبێ بە حەقیقەت خەڵک دەستی پێوە ناگرن بۆیە لێرەداوە لە خەڵکی دەکەم دەستی پێ بگرن چونکە نیعمەتێکی چاک و گەورەیە و لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسبەیە و کەسانەکە کە ئاو بە فیڕۆ دەدەن با بە فیڕۆ نەڕۆ ئاوەکەمان عیبی نییە کارەباشمان تا ئێستا بڵێم 100% هەر نەبوو بەڵام باش بوو تقریبا 18 ساعت کارەبامانە بەڵام ئەوە 3-4 ڕۆژەوە لە ساعت 4 شەو لێمانە کوژێنەوەی و 12 نیوەڕۆمان دەنەوەنی والله داوامان لە حکومە دەوێت کە بەدەم داواکاری و خەڵکەوە بێ خزمەتی خەڵک عیبادەتە ڕەنگە بڵێم سعاتێک عەدالەتی باشترە لە 6 ساڵ عیبادە دەوانی کە بەرپرسنەوانی کە مەسئولن حەقا بەرپرسیارەتێکی ئەو میلەتیان لە ئەستۆدایە ئەگەر لە خوۆش ناترسێن لە میلەت بترسێن خزمەتی خەڵک بکەن خزمەتی خۆیان دەکەن ئێمە داوان لەکەین کە جادەوانەکەمان بۆ چا بکەن و کارەباکەشمان بۆ باش بکەن و ئەم ڕێگاوبانی گڵابانەمان بۆ چاکەن ینی با لە هیچ شوێنەکان نەبوو ئەم هەموو تەنکەرە نەوتە دووکەڵەکەی بۆ ئەو خەڵکە بێت و پارەکەی بۆ گیرفانی کەسێکی نادیار بێ کێشەی ئێمە یەکەم ئەم گڵابە و ڕێگاوانە نەر ڕێگامان بەکەڵک دێ وەڵاهی ئەڕوین هەتاتەچوو دێنەوە تەواو ئیزعاجەبی لە خۆڵا غەرقەبین ڕێگەکەمان بۆ بە خۆڵ و بە چەو و چگل و دیت تاسەیەکی زۆر و زەبەنگان داوە پێمان و بەڕاستی ئەگەر وامان لێ بکەن بەتەما هەر ناحەکە چۆڵکە دانیشتنی ئیدارەی دانیشتماتیان نەماوە بە هیچ شێوەی ئیزعاج بووینە بە دەست ئەم گڵابۆینانەشەوە هیوادارین لە حکومەت لە هەموو ئەم بەرپرسانە ئەم گڵابۆشتانەمان لێ دوور بخەنەوە هەردوو ڕێگەکە یەکیان 8 کیلۆمەتری ما ئەو 8 کیلۆمەتریان بۆ چاپکەنەوە کێشەی ئەو ڕێگایە نامێنێ ئەو 8 کیلۆمەتریان لەوێ هینیان کردو بۆیان چا ناکرێ 8 کیلۆمەترە بێ بە کابرایەکی دەوڵەمە ئەتوانێ بیکە کەچیوە ئەوان ناتوان 8 کیلۆمەترەمان بۆ دابین بکەن و بۆمان چاپ بکە لە ڕووی ئاو کارەبا وڵای کارەباکەمانێک 2 ڕۆژە خراپ 2 ڕۆژە کەوتۆ دەینی خراپیەوە بەس لەوە پێش باش بوو عیبی نەبوو ئاوەکەشمان بێ عیبە ئاوەکەمان خراپ نییە مەداخۆ لە دوای 20 حکومڕانی دەسەڵاتی کوردی تا ئێستا ناحەکەمانێکێکە لە بێناسری ناحەکان هەم نەڕووی کارەبا و هەم نەڕووی ڕێگاوبان و هەم نەڕووی گەنجانمانەوە کە بێناسرین گەنجن لە ژین و توێژن لەم ناحێدا کە تا ئێستا هیچ شتێک نەگراوکەوە هۆکارێەوە بێ گەنج ژیانی بەسەربەرێت کاتی خۆل بەسیا بەسەربەرێ تا ئێستا خاوەنی یاریگایەکی تایبەت بە خۆمان نییە یاریگایەتیم بۆ دیەکان یاریەکەین کە بەداخەوەمە خۆی کێشەیەکە بە خۆی گەنج لە ناحەیە چێ بۆ گوند بۆ یاری خۆی ئەوە پێچانەوە بووە هەچەنە گوندەکان شایانی لەوە زیاترن ئەوان زیاتر قوربانیان دا کەمتر لە ئێمە نییە بەڵام ناکرێت لە ناحێ بچی بۆ گوند بۆ یاری ئەمە خۆی کێشەی کارەبامان بەداخ و کارەبامان ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێت جاری وا شەو ڕۆژێ 8 ساعتەمان یا 10 ساعت یا جارە ساعات 2 ئەبرێ کارباکە هیچی قەی لەسەر نیە زۆر خراپە وە کێشەی وەکو گەنجان بۆ نونە زۆر خوێندکارەمانەیە کە ئەم ساڵ ئەستن پۆلی 12 وچوونم بۆ چەماڵیان بۆ دەچێت بۆ دەورەیەکەنەوە کە دەورێکی پۆل 12 بۆ بێسکنی پۆل 12 بکەنەوە کە بەداخەوە خۆی کێشەی ئەلێرۆ خوێندکار بۆ چەماڵ و هەموو ساڵێک کێشەی نەبوونی مامۆستامان هەبووە و دەیان و سەدان کێشتر کە تووشی گەنجان ئەم ناحیە بوو لە ڕووی سەنتەری گەنجانمانێت تەنها کۆمەڵە گەنجێکی خۆبەخش لە پێناوی خەڵکەدا بێ هیچ بەرامبەرێک خۆلیشانگردو بۆ کۆمەڵی مناڵی ناحێگەمە دەستخۆشییان دەکەین بەڵام ئەوان هیچ پاڵپرسێکی دارایی معنەوی لایەن حکومەت و یان بەرپرسانە نەکرا تەنها خۆیان لەسەر ئەرکی خۆیان پێساون جادۆبانمان نییە جادۆبانەکەمان وێرانە تاتان و مەلعەبی پێویستمان نییە بۆ گەنجەکانمان یعنی هیچ شتێکمان بۆ نەکراوە لێرە جادۆبانەکانەوە خۆتان پیان ڕۆنەوەی بین و تەسویری بکەن کە چەند چاڵ و شۆڵیتیایە بەکەڵک سارە هەر نایە بێ و بڕوە ئەبێت جادەیەک ینی تایبەت بۆ گڵابەکان بکرێتەوە نەک بەناو شارەکە بێن و بڕۆن چەند جار گڵابە لەبانە و قەدا بە بەگا گەڕێتەوە یعنی بەڕاستی مەترسی هەیە لەسەر ئەو دوکانانە لەسەر خەڵکەکە گڵابە چەند جا گەڕاوەتە دو گڵابە بۆدی گڵابە لەسەری وەرگەڕاوە
گەنجەکانمان لێرە ساحی تۆپێنانی ئەچن بۆ تاسلوجە ئەو ناوە تۆپێنەکەن ئەچن بوون وڵی کارەباگەمان تا ئەم ماوەش باش بەستا ینی تێکیان داوە کارەباگەمان ئێستا هیچ باش نیە لە ڕووی ئاوە باشین الحەمدولillah وڵی نەک من هیچ کەسێ لێ ڕازی نییە ینی وەک خۆی کە قساگا ئەڵە هیچم بەدەست نیە تۆ پێت وایە ئەو مەسەلەن هەوڵ ئەدا بەڵام ئایا ڕێگری لێ ئەکرێ لەسەرەوە وڵی ئەگەر هەوڵ بدا هەوڵی بەردەوام بێ شتی پێ ئەکرێ بەڕاستی داواکاریتان چێ داواکاریمان جادۆبانەکەی بۆمان چاکەن داواکاریمان تاتانە بۆ گەنجەکانمان بگێتەوە مەلعەبێکمان هەیە بێ خزمەتە هیچی ینی بەکەڵ یاری نایە هاوبەشی هەمویان جادۆبان و خراپی جادۆبان و بوونی گەڵابە و تەنکەر و لۆریەکی زۆر بوو کە بەسەرە و شخەمە یەکێکیان گوتی کە دووکەڵەکەی بۆ خەڵکی ئاغجەلەرە و بەرهەم و ڕزق و ڕۆزێکەشی بۆ خەڵکێکی نادیاریان خەڵکێکی بەدەل لە خەڵکی ئاغجەلەرە لەبارەی ڕێگۆبانەوە بۆ یەکێک شاڵێ تەنانەت 8 کیلۆمەتر ڕێگۆبانیان پێ چاک ناکرێت کە هیچ نەبێ کەمێک قورسایی ئەو جادۆبانەی تر کەم بکاتەوە لەبارەی ئەمەوە چیڵی جەنابەت بەڵێ بۆ سەڕیاز بەشی یەکەمی قسەکانم ڕاگرت بۆ نێو ڕاپۆرتەوە ئەوە تەواوکەم و دواتر وەڵامی و بەڕێزانە دەمەوە وەڵام نییە بۆ ئەوان داواکاری منیش لەگەڵ داواکاری ئەوانەیە فعلا قسەکانیان تەواو لە جێ خۆیەتی لە تەوەری کشت و کاڵیە وەستاین ئێمە لە ڕێگەی ڕێکخراوی جیایزیەتی ئەڵمانیەوە لە ئێستا نزیکەی ڕێککەوتنمان وایە کە 50 کرێکار بۆ باخی زەیتونی ئاغجەرد کە دامەزراون لە ڕێگەی ڕێکخراوی ناوبراوە بۆ ماوەی 40 ڕۆژ بە دوو وەجبە با بڵین وەجبە یەکەمیان 40 ڕۆژی یەکەمیان 25 دەست بەکارم لە ئێستا لە کاردان بە خۆشحاڵی ئەمانی بۆ گەنجانی سنوورەکە توانم بڵێم کارێکە و جێگەیەوە نییە مەمنەتیان بەسەراکەین بەڵام توانیمانە کە ئەو هەلیکاریان بۆ بەڕەخسێنین لە دوای ئەم 40 ڕۆژە 40 ڕۆژی کە با بڵێن 25 کەیان دەست بەکارە بن لە هەمان کاتا لە ڕێگەی ڕێکخراوی ڕیشەوە ئێمە بەردەوام لە هەوڵا بووینە بۆی بتوانین بەنداوی بچووک لە گوندەکان دروستکەین بۆی بتوانین خزمەت سەرچاوێکی ئاو هەبێ گوندەکان بتوانن کاری جووتیاری و زراعەت و بۆ ئاژەڵەکانیان سوودی لێ ببینن بۆی بیرمانە چێتەوە بچمە سەر داواکاری و پرسیار و گلەی ئەو بەڕێزانە بە دڵنیاییەوە ئەنی تەواوی قسەکانیان لە جێ خۆیەتی ئێمە وانە بێ وەستابێتین و دانیشتی بێتین و خەمی ڕێگەوبانمان نەبێ ئەگەر ئەو لە ڕۆژێکە یان لە هەفتەیەکە یەک دووجا بە ڕێگەکە بڕۆ من ڕۆژانە هەست بە و گرفتاکەم و هەست بە معاناتاکەم و بە ڕێگەی ئەوانە هاتوچووەکەم لە هەموو دنیاە تێکەڵە و خۆڵە کرێ بە ژێر قیرەوە بەڵام لە ئاغجەر ئێمە یکەین بەسەر قیرە لەبەرەوەی ڕێگاوبانەکانی ئاغجۆرە توانم بڵێن بەشێکی زۆری ئێستا خۆڵە ڕێگای گوندێک لەوانەیە باشتر لە ڕێگای سەرکی ناحەیەکە ئێمە دوو ڕێگەمان هەیە بۆ گەیشتن بە ناحیە ئاغجۆر ڕێگەیەکمان هەیە ڕێگەی تەکی کاکەمەنی پێڵن بۆ ناحیە ئاغجۆر ڕێگەیەکمان هەیە لە کانی شەیتانەوە لادا هەردوو ڕێگەکەمان لە ئێستای خراپە ڕێگەی تەکیوی کە باسی کرد مامۆستا بەڕێزا 7 کیلۆمەتری ماوە دەرخستەی پێویست حازرە هەم لە ڕێگەی ئێمەوە گەیشتووەتە نووسنگەی بەڕێز جەگری سەرۆک وەزیران لە ساڵی 2010 و هەم لە ڕێگەی ئێمەوە بەدەستی بردومانە بۆ وەزارەتی ئاودانکردنەوە لە وەزارەتی ناوبراوە بەداخەوە تا ئێستا هۆکارەکەی نازانین بۆ جێبەجێ ناکرێ و ڕێگەی کانی شەیتانمان ئێمە دوو جار کەش و دەرخستەمان بۆ کرد و دوو جار پارەی بۆ تەرخان کراوە جارێکیان لە ڕێگەی بەڕێز جێگری سەرۆک وەزیران و بڕی 363 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە و بۆ بیانوەی سندوقی پەترۆدۆلاری چەمچماڵ سیویلیتیان نیە پارە نییە ئەوە ڕاگیراوە لە هەمان کاتدا بەڕێز وەزیری ئاودانکردنەوە بڕی 312 میلیۆن دینارتری بۆ تەرخان کردووە ئێمە دوای بەدادەچوومان لەگەڵ بەڕێز خایم خامی چەند شاڵ سەردانی بەڕێز بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سلێمانیمان کرد ئەوانەڵێن لە ئێستا ئێمە ناتوانین لەگەڵەوەی پارەکەیە پێمان وتون لەکوێ گرفتان هەیە گرفتی پارەتان ئێمە چین پارەتان بۆ پایاکەن ئەلێ گرفتی پارەمانیە و خەمی پارەتان نەبێ ئیشەکە ئێمە لە ئێستا بوو پێی ئەوان ڕێگەی سلێمانی ڕانیە و کەلار دەربەری خان لە لایوان گرنگترە لە ئێستا ناتوان ڕێگەی ئاغجلەر کانی شەیتان چاکەن لەگەڵەوەی پارەشی بۆ تەرخان کراوە لەگەڵەوەی ئەتوانم ئەگەر هەمووی نەبێت تەواوی بەشێکی زۆر لە تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی بە سنووری ناحەکەی ئێمەیەتی ئەپەڕێ قسەی بە ڕێزانە تەواوە
دووکەڵ و دەردەسەری و نەکبەتەکەی بۆ خەڵکی ئاغجرە و داهاتەکەی بۆ خەڵکی ڕێبەتی ڕێگۆبانی سلێمانی بۆچی ناتوانێت بۆچی ینی حکوومەتێک ناتوانێت مادام لە شوێنێکەوە سەرقاڵی چاکردنی ڕێگۆبانێک بوو شوێنێکی تر ناتوانێت چاک بکاتەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئامێر و پێداویستەکان لەوێ کار دەکەن یاخود سەرقاڵیان بێوەیە و جارفری ئەملا ناکەون وڵی لەوانەیە بەشێکیانەوەی بەڵام ئەو بیانوانە من ناتوانم وەڵامی بەمەوە ئەویان بە ئێمە ڕاگەیاندووە سەردانمان کردن خۆمان چوونە لایەن ئەڵێن ئێمە تا ئەو دوو ڕێگەیە چاک نەکەین نایەن ڕێگەی ئاغزە لە چاک ناکەین هۆکارەکەی ئەوانە بێ وەڵام بنەوە من ئەوەنەیە من ڕێگەی ڕانیە من بەبیرم دێ خەریکین خۆش دەزانێت کەی تەواو دەبێ بەڵێ جا وەڵامی ئەوان جیهەتی با بڵێن معنین ئەوان لایەنی پەیوەندیدار بە چاکردنی ڕێگاوان بە ڕێوایەتی گشتی ئاودانکردنەوەی سلێمانی ئەبێ ئەوان زۆر باشەکەیان با لەسەرمێ بوەستم ڕاست فشاری تۆ لە مەیاچیە بۆی جێبەجێکردنی بڕیارەکانی خۆیان بدرێت بەڵێ دیارە ئێمەوەی کە فشار بێ کردومانە لەگەڵ خەڵکی ناحیەکە نوێنەریان لەگەڵ بەشێکی زۆر لە بەڕێوەبەری فەرمانگەکان ئێمە جارێک سەردانی بەڕێز قایمخامی چەمچەماڵمان کرد یاداشمان داوەتە بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاداشتی شخصی خۆم داوەتێ لە کاتی سەردانیکردنی بۆ قەزای چەمچەماڵ و لە هەمان کاتە سەردانی بەڕێز پارێزگاری سلێمانیمان کردووە بەڵێنەکان ئەوەن کە ئێمە مشهور لە ئیشوکاریەوە خۆین و بەدەم داواکارەکانتانەوە دێن بەڵام تا ئێستا نەتیجەی نەبووە زۆر باشە دوو گەنجە یەکیانڵێ گەنجانی ناحیەکە بێناسرین گەنجیان وڵاتەن ناچارن بۆ یاریکردنی یا بەسەبنی کاتێچنە ڕووی لە یەکیانوتی لە تاسڵجێکی شانوتی گوندەکان بۆچی تا ئێستا ناحەیەک یاریگایەکی تاتانی لێن یا ئێمە یاریگایەکی باشی لێنێ کە گەنجان کاتی خۆیان تیا بەسەبن بەڵێ دیارە لە سەردەمی پارە زۆری و نەبوونی خەیرانە نەتوانراوەش وەک پێویست ناڵێم ینی بێئینساف نەبین نەتوانراوە پێویست خزمەت بە گەنجانی سنوورەکە بکرێ بە تایبەتی لەو بوارەیە یاریگای لێ ئاغزۆر یاریگایکی لێ یاریی تارتانی لێیە هی یاری سەلەیە بە ناچاری ئێستا دوو گۆڵی تیاکەن گەنجانی ئاغزۆر یاریگایکی کەمان هەیە زوو کراوە یاریگایکی خۆڵە ئێستا بە تەواوی تێک چووە گەنجان ناتوانن وەک پێویست کاتەکانیان بەسەر برن و یاری تیا بکەن لەگەڵەوە ئێمە دەرخستەمان بۆ ئامادە کردو نردومانە بەڵام ئەتوانم بڵێم حکوومەت ڕێگەوبانەکانمان بۆ چاک ناکە بە دڵنیایی و ئاور لە گەنجانیش ناداتەوە ئێمە هەوڵی خۆمان داوە بەردەوام بووین بەڵام تاسلوجە ناڵێم بەڵام ئەتوانن سەردانی گوندی ئەسکەر و گۆپتەپاکەن یاریگای تارتان لەو دوو گوندە هەیە لەوای ئاغزۆر باشترە هەر چوار لەو بەڕێزانانی کە قسەیان کرد هاوبەش و کۆک بوون لەسەرەوەی کە کارەباکەیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بوو نەچێ ینی لە چاوێستا لەوە وەرزی هەوگەرما و هاوینیش کاریگەری هەبێت وەکو چۆن لەوە لە پارێزگاکانی شاوە ڕووبەدا هۆکارێک هەیە بۆ کەمبوونەوە و خراپبوونی ڕەوشی کارەبا لە ناحیەکەیان بوونە تەنها هۆکاری گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بەکارهێنانی زیاتری فێنکەرەوەکان لە هاوڵاتیانەوە بەڵێ دیارەوەی کە باسکەوە هۆکاری سەرشیە بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەڵام ڕۆژی شەممە یەکشەم دووشەم قسەکانیان تەواوە کارەبا لە 12 شەو بڕاوە لە 3 شەو بڕاوە لە 4 شەو بڕاوە کە ئەمە جینی گەرانی ئێمە بوو بۆ پێی کارەبای گوندەکان بۆ خشتەیە دانراوە کە شەوان کارەبا بێت لە گوندەکانە لەبەرەوەی لە گوندەکان مۆلیدە نییە مۆلیدە ئەهلی نییە ئەوان ناتوانین شەوان بێبەشیانکەین لە کارەبا دوای سەردانی ئێمە بۆ لای هەم بەڕێز بەڕێوەبەری دابشکردنی کارەبای چەمچماڵ و بەڕێز قایمخامی چەمچماڵ ئەویان ڕاگەیان لەوانەیە هۆکاری سیانە و چاکسازی لە هێڵەکانی کارەبایە وەنی ئاگادارم ئێستا و گرفتە بەشێکی چارەسەر بووە زۆر باشەکایکە من باست لەوە کرد سەرەتا لەوەی کە ئەگەر سەربەدەسەڵاتیش بێ مدیر ناحیە قەیرانی داراییە چە بگا بە من ئەوەی کە من لێم خوێندووە مادام تۆ باگراوندی سیاسی جیاوازە لە هەردوو حزبی دەسەڵات وەتە نەپارتیت نەیژێتیت کارت بۆ دوا دەخرێ یاخود بە ئەوکو پێویست بەدەمتەوە نایەن پێدەچێ ئەمەی ڕێگۆبان لە سلێمانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەمان گرفت بێ هەر بێواتە جیاوازی باگراوندی سیاسی بێ وای بکاکە ڕێگۆبانی سلێمانی و وەڕێز قوبات تاڵبانی بەدەمتەوە نێن دیارە من بۆ خۆم کێشەکە ناکەم بە کێشەی سیاسی بەڵام خەڵکی سنوورەکە لە سەردانێنە بۆ لە ئێمە لە پێشکەشکردنی داواکاریەکانیان ئەوانەوەی لێ خوێندنەوە بەداخەوە ئەگەر هۆکارەکە ئەوە بێ ئەتوانم بڵێم هەڵەیەکی گەورەیە کە حیزبی حکوومڕان جا پارتی بێایەتی بێ ئەمە بکات لەبەرەوەی ئێمە خزمەت بە حیزبەکانمان ناکەین لەم شوێنانە ئێمە خزمەت بە کوی دانیشتوانی سنوورەکەکەین و زۆرترین دەنیش لە سنوورەکە دەری ئەوانە ئێمە بەڕێوەبەری ناحین بەڕێوەبەری ناحێش خزمەت بە خەڵکەکە بەڕێوەبەری لایەنێکی سیاسی نیە من بەڕێوەبەری ئەندامانی کۆمەڵ نیم لەوانە
بەڕێوەبەری ناحەیەم کادری کۆمەڵی لێ یەکێتی لێ پارتی لێە توانە بڵێم زۆرینەی خەڵکی سنوورەکە سەر بەلایەنەکانی دەسەڵاتن ئەگەر ئەوەی لێو بخوێنرێتەوە بیرکردنەوەی ئەوان بەو شێوازە بێەوە سزادانی خەڵکی خۆیانە و ڕاستگۆ نەبوون لەگەر پرینسیپەکانی ئازادی و مافی مرۆڤ و یەکسانی و خزمەتکردن بە خەڵک. هیچ بودجەیەکی تایبەت بە ناحیە هەیە لەوەی کە بتوانانی پینەوە پەڕۆی هەندێک داواکاریەکانی بکەیت لەوەی کە چەو ڕێژێکی سەر ڕێوەبانەکان بکەیت؟ بەڵێ ئێمە لە ناحیە ئاغجەر 1 دینار بودجەمان نییە بۆ خزمەتکردن بە خەڵکی سنوورەکە بۆ پرۆژە و بۆ پینەوە پەڕۆ توانم بڵێم ناتوانین چاڵی جادەیەک لە بودجەی ناحیەکەمان چاکەین و پڕیکەینەوە. بودجەی ناحیەکان نەستەی ناحیەکان لە ئێستا 450,000 دینارە مانگانە ئێمە ناتوانین ئیدارەی ناحیەکی خۆمانی پێ بدەین ینی ناحیەوەکو فەرمانگاڵێم نەوەکو وەکو سنووری جوگرافی ینی ئەم 450,000 لە چیا سەرفیەکەن؟ ئەم 450,000 بۆ مەساریفی ناحەیە لە قرتاسیە و لە مەساریفی سیارە و لە کارەبا و ئاو ئینتەرنێت و شەکر وچە ئەو پیوسیانەی کە ڕۆژانە بۆ فەرمانکە قەرزەوە من زیاترە دەمێکی بێ مەسرەفی ناحیەکەم بکە. زۆر باشە لەسەرەوەی کە تەنکەری نەوت لێەوە هاتوچۆوەکەن ئەم تەنکەرانە کێن هیکان بیرە نەوتن چۆنیە؟ بەڵێ ئێمە ناتوانین شەخص دیاریکەین بەڵام ئەو تەنکەرانە بەشێکی زۆریان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە سنوورەکەی پێشتر لە بەکەرک و کاچوونە هەولێر ئێستا لە ناحیە ئاغجلەرەوە چنە هەولێر و بەشێکیان لە شیوەشان و شواشۆکۆنەوتێن بۆ مەسفاکانی بازیان ئێمە شۆک و هاوڵاتیان نازانین داهاتەکەی بۆ شوێنە ئازانین هیچەیە ئەمێ بچمە سەر خاڵێکیکە بە خۆشحاڵیەوە بنکەی مەڵبەندی تەندروستی شەید حەمە غەفور ئاغجلەری کە پێشتر بەیانیان بوو ئێستا سواز بۆ بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ ئێستا بۆ بە 24 کاتژمێری ئەتوانن خەڵکی سنوورەکە سوودی لێ ببینە و لە هەمان کاتە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین بۆکردنەوەی فەرمانگەی کارتی نیشتیمانی لە ناحیە ئاغجلەر ئەتوانم بڵێم بەشێکی زۆر لە هەوڵەکان نەتیجێ بۆ ئومێدەکەم لە ئایندەیە لەگەڵ بەڕێوەبەری ڕێگەزنامەی سلێمانی لەسەر کۆمەڵی خاڵ ڕێکەوتوین ئومێدەکەین بتوانن هێڵی ئینتەرنێت بگەینە ناحیە ئاغجلەر و بتوانین خزمەت بە سنوورەکە بکەین لەگەڵ لە ڕووی بڵێن لایەنی ئەمنی سنوورەکە سواز بۆخوا ئێمە تەنسیقی تەوامان لەگەڵ هێزەکانی پۆلیس و ئاسایش و هێزەکانی ناوخۆ هەیە ئاسایشی سنوورەکە بە تەواوی پارێزراوە و هاوڵاتیان هەر گرفتێکیان هەبێ هێزەکانی سنوورەکە بەدەم داواکاریەکانیانەوەچن لەگەڵەوەی ئەتوانم لێرە خاڵێکی باسکەم زەی بچووک بە سنووری ناحیە ئاغجلەر تێئەپەڕێ بەشێک لە گوندەکانی مەکەوتە سەر زەی بچووک بەداخەوە لەگەڵ بوونی پرۆژە و داواکاری ئێمە تا ئێستا نەتوانراوە تەنانەت ئاوی زەی بچووک سەر بخرێ بۆی زەوی کشتتوکاڵەکانی ئەو گوندانی کاکەونە سەر زەی بچووک جوتیاریان سوودی لێ بین و زەویەکانم بێ بەبەراو کەمە گرفتێکی گەورەی جوتیارانی سەرزەی بچووک لە گەیاندنی داواکاری خەڵکایان بەجێ گەیاندن و وەکو لە جێبەجێکردنی پرۆژەیەەکە هیچ ڕێگریەکی شخصی حیزبی ئیداری بۆ دێتە پێشەوە هیچ ڕێگریەک دێ جەنابێت بەڵێ بەدڵنیایە بۆ نمونەشم لای بەڵام پێم خۆشنی لەرە باسی زۆر باشە زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە چی بە هاوڵاتیانی ناحیە ئاغجلەر بە گوندەکان هەمووی لەوەی کە تۆ ئەوەی لە دەسەڵاتە بێ بۆ خەڵکی دەکەیت بەڵێ دڵنیانەکەمە لەوەی کە ئێمە لە خۆیان خەمخۆرترین بۆ داواکاری و گرفتەکانیان و لە خۆیان بۆ مشهورترین و خۆشیان ئەم ڕاستیە باشە زانن کە ئێمە دوای تەواوی داواکاریەکانیان کەوتومە هەوڵی خۆشمان داوە بەڵام جێبەجێکردنی ئێمە هەوڵدان لە سەرمانە نەتیجە بەدەست ئێمانیەوە لەبەرەوەی ئێمە هیچ بودجێک لە بەردەستمانانێ ئێمە تەواوی هەوڵ و توانای خۆمانە خێنەگار بۆەوەی بتوانین خزمەت بە خەڵکی سنوورەکە بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز کاکێم بەهجەت بەڕێبەری ناحیە ئاغجلەر سپاس بۆی کە لەگەڵمانە. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات. تا ڕۆژێکی نوێی دیکە و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ ماڵتانەوە خواتان لەگەڵ.